2. شیعە لە مێژووی عێراقدا و پێش دروستبوونی دەوڵەتی عێراقیش لە 2030ەکانی سەدەی ڕابردوودا شیعە هەر لە پەراوێزدا بوون. ئەم پەراوێزیەی شیعە لە ڕاستیدا ڕێگێکی قوڵی هەیە لە مێژووی ئیسلامدا. لە یەکەم پەرتبوونی ئیسلام شیعە بوون بە کەمینەی ئۆپۆزیسیۆن لە ناو ئیسلامدا، وەک کەمینەیە کە خواستیان ئەوە بووە بنەماڵەی موحەممەد حاکم بێت، بەڵام بەگشتی شکستیان هێنا. ئەم شکستە بووە هۆی جیاوازی زیاتر لە نێوان سوننە و شیعە کە دواتر چووە بواری تەفسیر و ئوسوڵ و بەگشتی تێگەیشتن لە ئیسلام. یەکێک لە خەسڵەتەکانی ئاینزای شیعە ئەوەیە کە دەبێت چاوەڕوانی هاتنی مەهدی بکەن بۆ ئەوەی بتوانن حکم بکەن. ئەم تێگەیشتنە یەکێک بووە لەو هۆیانەی وای لێکردن کە لە مێژوودا دوور بن لە حکومداریەوە. بەڵام لە شەستەکان و پاشان لە حەفتاکان گوتاری ڕەوایی دەسەڵات بۆ فەقیهە، واتە ویلایەت فەقیه، لەسەر دەستی خومینی هاتە ئاراوە. دەقەکانی لە بەیروت چاپ کرا و بە نهێنی بڵاو کرایەوە. پاشان ئەم تێزە بوو بە مانیفستی شۆڕشی ئێرانی ئیسلامی. پەراوێز گرنگە لێرەدا ئەوە ڕوون بکەینەوە کە بۆچی دوو ناوی شۆڕشی ئێرانی و شۆڕشی ئیسلامی وەک جێگرەوەی یەکتر بۆ ئەم هەمان شۆڕشە بەکار دەبرێت. پێویستە لێرەدا ئەوە بڵین کە بە هەرحاڵ بە بۆچوونی ئێمە ئەم شۆڕشە لە سەرەتادا ئێرانی بوو و بە بەشداریەکی سەرانسەری واتە چەپ، نەتەوەیی، کەمایەتیەکان و هێدێت کەوتە سەر پێ. بەڵام هەرزوو ئەم شۆڕشە لەلایەن ئیسلامیەکانەوە لە سەروی هەموویشیانەوە ئایەتوڵا خومینی ڕفێنرا. لەبەر ئەوەشە دەتوانین بڵین کە ئەم شۆڕشە لە ئێرانیەوە کرابە ئیسلامی. ئەمەش جاری یەکەم نییە لە مێژووی مرۆڤایەتیدا، بگرە لە مێژووی مۆدێرنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا کە شۆڕشێک یا کودەتایەک دەفرێنرێت یا دەدزرێت. دەکرێت هەر بۆ نمونە بڵین کە شۆڕشی میسریەکان دژی ڕژیمی حوسنی مۆبارەک لەلایەن ئیخوانن موسلمینەوە ڕفێنرا، بەڵام دواتر دامەزراوەی هێزی سەربازی ئەو وڵاتە بە پشتگیری هەندێک توێژوچینی میسر شۆڕشەکەیان لە دەست ئیخوان دەرهێنایەوە. کۆتایی پەراوێز ئێمە شۆڕشی ئێرانی بە ڕووداوێکی سیاسی زۆر گرنگ دادەنین بە هەموو مانایەکی چەمکی ڕووداوی سیاسی لە فەیلسوفانی ڕووداوگەرایی فەرەنسی وەک دۆلۆز و بادیۆ و ئەوانی دیکە. مەبەستمان لەمە ئەوەیە کە شۆڕشی ئێرانی ڕووداوێکی وەرچەرخێنەری ئەوەها بوو کە هەتا ئەمڕۆژ ئێمە مامەڵە لەگەڵ دەرەنجامەکانیدا دەکەین کە دەکرێت دەرەنجامەکان لە ئاستەکانی ناوخۆی ئێران ئیقلیمی و ئیسلامی و جیهانیدا کورت بکرێنەوە. لێرەدا دوو دەرەنجام گرنگن. یەکەم، زەمینەسازی و ڕەوایی بەخشین بە حکومداری لای شیعە، سەرەتا لە ڕووی ئاینیەوە، پاشان لە ڕووی پراکتیکی و کرداریەوە. خەسڵەتێکی دیکە ڕزگارکردنی شیعە لە باوەڕی خۆدوورگرتن لە دەسەڵات، بەم مانایەش بڕوا بەخۆ پەیداکردن بەوەی کە شیعە ماف و توانای ئەوەیان هەیە کە حاکم بن. ئەمە بە تایبەتی لە ڕووی کرداریەوە گرنگ بوو. هاتنە سەردەسەڵاتی شیعە لە ئێران پاڵنەر بوو بۆ هێنانە ئارای دۆخی ئەوەی کە شیعە هیچ کوێ ڕازی نەبن بە حکمی سوننە. بەم مانایە شۆڕشەکە بوو بە ئەرزەهەژ، واتە بوومە لەرزەیەک کە لە خاڵێکی زۆر تایبەتیدا ڕوودەدات، بەڵام کاریگەریەکانی دەپەڕنەوە بۆ دەوروبەرێکی زۆر فراوانتر. یەکێکیش لەو ناوچانەی کە لە ڕێگای کاریگەری ئەم ئەرزەهەژەوە جوش و خڕۆشی تێکەوت عێراق و وڵاتانی ناوچەی کەنداو بوون و لە ئاکامدا بووە هۆی کاردانەوەی جۆراوجۆر بەرامبەر شۆڕشی ئیسلامی کە دەکرێت هێرشی عێراق بۆ سەر ئێران بخرێتە ناو قاڵبی ئەم کاردانەوەیە. ئەوەی ئەمڕۆ لە بەشێکی زۆری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەیبینین درێژەدانە بە شۆڕشی ئێرانی بە تایبەتی بە واتای خواستی شیعە بۆ حکومکردن و کۆتایی هێنان بە دەسەڵاتی سوننی. ئەمەش خۆی لە خۆیدا بووەتە هۆی کۆمەڵێکی زۆر لە گۆڕانکاری لە جیهانی ئیسلامیدا.
بەڵام زۆر بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و زۆر بە تایبەتی تریش لە نیوە دوورگەی عەرەبیدا. وەک دەزانین عێراق لە مێژوویدا هەمیشە کێشەی شوناسی هەبووە. ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە نەتوانراوە عێراقێک بۆ هەمووان دروست بکرێت. کێشەیەکی وەها کە ڕەگی قوڵی لە مۆدێرنە و کۆلۆنیالیزمدا بە تایبەتی بەریەککەوتنی مۆدێرنە و تەقلیدیدا ڕۆچووە. شکستی عێراق لە ساتە وەختی یەکەمەوە ئەوە بووە کە شوناسێکی پڕکێشەی هەبووە. سەرباری ئەوەش بە زەبر هەوڵدراوە شوناسێک بەسەر هەموواندا بسەپێنرێت. جگە لەوەی عێراقی بوون وەک شوناس خۆی کێشە بووە بە تایبەتی بە پەیوەندی لەگەڵ پرسیاری ئایا ئەم وڵاتە هی کێیە؟ ئایا کێ خاوەنی ئەم وڵاتەیە؟ ئەمڕۆژ نەک تەنها پێشتر بەو پەڕی خوێناویانە لە هەندێک ڕەهەندیدا خوێناوی تریش نەجاران هەوڵ دەدرێت وەڵامی ئەم پرسیارە یەکلا بکرێتەوە. گرنگە لێرەدا ئەوە جەخت بکەینەوە کە ئەم یەکلاکردنەوەیە بە زەرورەت پرۆسەیەکی ناوخۆیی عێراقی و دابڕاو نییە. ئێران نەک هەر نزیکیەکی جوگرافی هەیە لەو پرۆسەی یەکلاکردنەوەیەدا، بەڵکو ئەم وڵاتە واتە ئێران بە زۆر شێوە و لە زۆر ئاستا خۆی لە قوڵایی ئەم یەکلاکردنەوەیەدا دەبینێتەوە. لە کاتێکدا کە هاوبەشیەکی ڕاستەقینە لە نێوان پێکهاتەکانی عێراقدا نییە، کاتێک عێراق وەک بوونێک لای هەر یەکە و مانایەکی هەیە، لای هەندێک خاوەندە سەڵات بوون و باڵادەستی بووە، بەڵام لای هەندێکی دیکەش بێبەری بوون و پەراوێز خستن. پەراوێز لێرەدا گرنگە ئەوە بڵین کە پەراوێز خستنی یا پەراوێز کەوتنی شیعە لە عێراق هەر لە سەرەتای دروستبوونی ئەم دەوڵەتەوە تا کەوتنی ڕژیمی بەعس مەرج نییە تەنها بەوە لێک بدرێتەوە کە ئەمە تەنها و تەنها خواستێک و سیاسەتێکی حساب بۆکراوی سوننە و بریتانیەکان بووە. لەم بارەوە ئەو لێکۆڵینەوانەی لە بەردەستدان باس لە دوو ئەگەری دیکەش دەکەن، جگە لەوەی کە ئەم پەراوێز خستنە خواستی سوننە بووە. ئەم دوو ئەگەرەش یەک لە سەرەتادا دەستە بژێرێک لە شیعە لەگەڵ ئەوەدا نەبوون، یا تەنانەت دژی ئەوەش بوون کە شیعەکان بەشدار بن لە فەرمانڕەواییەک کە بریتانیەکان ڕۆڵیان لە دامەزراندن و سەرپێخستنیدا هەبوو. دوو بە درێژایی سەدان ساڵ لە فەرمانڕەوایی عوسمانیەکان بەسەر عێراقدا پارچەکانی عێراق لە شێوازی پەیوەندی لەگەڵ دەوروبەر ئاراستەی جیاجیایان هەبوو. سوننەکان زیاتر پەیوەندیان لەگەڵ وڵاتی شام و قوستەنتەنیەدا هەبوو. شیعەکان زیاتر لەگەڵ ئێران و کوردیش زیاتر لەگەڵ سوننە و ڕاستەوخۆش لەگەڵ قوستەنتەنیەدا پێشخست بوو. کۆتایی پەراوێز بەڵام لای هەندێکی دیکەش بێبەری بوون و پەراوێز خستن بووە لە دەسەڵات و لای کوردیش بێدەسەڵاتی و ناچاری و بە زۆر لکاندن بە عێراقەوە بووە. لە دۆخێکی وەهادا شەڕ لە پێناو ئەوەی کە کێ خاوەنی عێراقە و کێ یان کام لایەن عێراق دەباتەوە شەڕێکی سەختە. ئەمڕۆ ئەو شەڕە بە هەموو ئاستەکانی لە ئارادایە. شیعە دەیەوێت ببێتە خاوەنی عێراق، بەڵام سوننە هەست دەکات لانی کەم لە ئێستادا ئەو خاوەنداریەتیە لە دەستداوە. ئێستا و لە داهاتووشدا بە خاوەن بوون پێویستی بەوەیە ئەوەی کە هەتا ئێستا خاوەن بووە دوور بخرێتەوە، بە واتایەکی دیکە سوننەی عەرەب پەراوێز بخرێت. ئەم دوورخستنەوەی سوننە لە پرۆسەی هەڵوەشانەوەی سوپا و لە بەئەستاماڵین واتە دیبەعثیفیکیشن دەستی پێکرد و پاشان بەڕاگواستن بگرە هەندێک جاریش بە لە ناوبردنی فیزیکی یان جەستەیی سوننەکان بەڕێوەچووە. بۆیە بەگشتی شیعەی عێراق لە پاش 2003ەوە لە دوو پرۆسەدان، یەکەم خۆ دروستکردن، دووهەم خۆجێکردنەوە واتە جێگای خۆکردنەوە. ئەم دوو پرۆسەیە لە ئەنجامی دروستبوونی ئەم دەرفەتە هاتە ئاراوە کە پاش ڕووخانی سەدام لەلایەن ئامریکاوە بۆ شیعە دەستەبەر کرا. ئەوە تا لە چاوپێکەوتنێکی هەرە نوێدا تارق هاشمی سەرکردەی سوننە و جێگری پێشووی سەر و کۆماری عێراق جەخت لەوە دەکاتەوە کە هاوکێشەی سیاسی لە عێراق هاوسەنگ نییە
ڕۆڵی عەرەبی سوننە تەنیا بووەتە قسە و بۆچوون. هەروەها دەڵێت لەو چەند ساڵەی دواییدا عەرەبی سوننە لە عێراق ڕوبەڕووی هەڵمەتێکی تایفی بوونەتەوە. هەڵمەتەکەش بەرنامە بۆ داڕێژراو بووە. پەراوێز www.roudaw.net/sorani/middle-east/iraq کۆتایی پەراوێز. پێکەوەبوونی ئەم دوو پرۆسەیە واتە خۆدروستکردن و خۆجێکردنەوە زۆر هاوشێوەیە بە بەراورد بە دۆخی سیاسی کورد. چونکە بە هەمان شێوە کورد لە دوو پرۆسەی پێکەوەدایە کە ململانەیە لە ناوخۆیدا کە ڕێگرە لە خۆدروستکردن و شەڕ و ململانەیە لەگەڵ ئەوانی تردا لە پرۆسەی دووهەمدا واتە لە پێناو خۆجێکردنەوەدا. دەیڤید مەکداوڵ پەراوێز مەکداوڵ دەیڤید A Modern History of the Kurds Third Revision کۆتایی پەراوێز. دەیڤید مەکداوڵ ئەمە ناودەنێت لەلایەکەوە شەڕی بەنەتەوە بوون و لەلایەکی دیکەوە شەڕی ڕزگار بوون. بەڵام شەڕی کورد لەگەڵ خۆیدا ململانەی نخبەی کوردە بۆ زاڵبوون بەسەر کورددا بۆ بەدەستهێنانی فەزای کورد کە ئێستا لە وەرچەرخانێکی ترسناکدایە بەوەی کە کۆمەڵێک نخبەی کورد ئەوانەی هەندێک بە ئۆلیگارش و هەندێکی دیکە بە بازرگان و لۆردی جەنگ ناویان دەبەن دروست بووە کە کۆمەلگا و جوغرافیا و سامانەکەی کورد ورد و پەرتەوازە دەکات بەبێ بوونی هیچ خەمێکی نیشتمانی. دەرەنجام هەر ئەمە هەڕەشە هەرە مەترسیدارەکەیە لەسەر هەردوو پرۆسەی خۆدروستکردن و خۆجێکردنەوەی کورد لە باشووری کوردستان و عێراقدا. زۆر نین ئەو سیاسیە کوردانەی نیشتمانیانە هەڵس و کەوت دەکەن. ئەگەر سیاسیەکیش هەبێت بەو ئاراستەیە هەوڵی سیاسەتکردن بدات هەمیشە ڕوبەڕووی سەختی دەبێتەوە. هەڵبەتە هۆکارێکی گرنگیش بۆ ئەم حاڵەتە ئەوەیە کە کورد هێشتا خاوەنی چوارچێوەیەکی نیشتمانی نییە بۆ سیاست و سیاستکردن نە لە ڕووی خەمڵاندنێکی ئایدیۆلۆژی و تیۆری و نە لە ئاستێکی کرداریشدا. نەبوونی سیاست و بنەمایەکی ئایدیۆلۆژی یەکبووی نیشتمانی وهای کردووە کە باسکردن لە دەوڵەت تەنها وەک دروشمێک ببینرێت نەک وەک پرۆژەیەکی نیشتمانی. نەک هەر ئەوە بەڵکو لەوەش مەترسیدارتر تەنانەت بگرە وەک دروشمێکی پچڕیش. هێشتنەوەی مەسەلەی سربەخۆیی لە ئاستی دروشمێکی پچڕدا بۆ ماوەیەکی دوور و درێژ دەکرێت ببێتە هەڕەشە لەسەر خودی پرۆژەی بەدەوڵەت بوون. چونکە دوجار بە دروشمانەوەی ئەم خەمە دەکرێت ببێتە هۆی پوکانەوەی پرۆژەکە و بێزاری خودی خەڵکیش لەو دروشمە. زۆر بە تایبەتی ئەگەر گومان کەوتە سەر خولیا و خواستە ڕاستەقینەکانی ئەو لایەنەی یا ئەو سەرکردەیە کە ئەم دروشمە بەرز دەکاتەوە. لە ڕاستیدا خەریکە ئەمڕۆ لە باشووری کوردستاندا ئەم شتە بە بەرجەستەیی ڕوودەدات. لەلایەک دروشمی سربەخۆیی و لەلایەکی دیکەشەوە ناوەرۆکێکی پڕ لە کێشە پەرتەوازەیی سیاسی و قەیران لە شێوازی دەسەڵاتێکی سیاسی ئەو پەڕی ناسەرکەوتوو. ئەمڕۆ خەریکە ئەم دروشمە یەکسان دەبێت لەگەڵ هەموو ناهەمواری و کێشەکانی ژیانی خەڵکدا. جگە لە پەککەوتووی دامەزراوەیەکی هەرە باڵای نیشتمانی واتە پەرلەمانی کوردستان. جگە لەوەش خەریکە دروشمی سربەخۆیی بە توندی یەکسان دەکرێت لەگەڵ هەڵپەی حیزبێکی دیاریکراو و سەرکردەیەکی دیاریکراو لە پێناو ڕفاندن و دەست بەسەرداگرتنی دروشم و پرۆژەی سربەخۆیی. لە ناو شێعەشدا دۆخێکی هاوشێوەی ئەم حاڵەتە دەبینین، بەڵام بە شێوازێکی کەمێک جیاواز. لە کاتێکدا شێعە لە هەناوی خۆیدا لە ململانێدایە لە هەمان کاتدا لە جەنگدایە بۆ لە قاڵبدانەوەی عێراق بە جۆرێک کە باڵادەستی ئەوان مسەوگەر بکات لە ئێستا و داهاتوودا. لە ئاستی ناوخۆی شێعەدا ئەم ململانێ شێعەیە. جگە لە ململانێ سیاسیەکان پاشخانێکی تیۆلۆجیشی هەیە کە ململانەیە لە نێوان نەجەف و قۆمدا.
ئەم ململانەیە دەرکەوتەی سیاسی و جیۆپۆلیتیکی زۆری هەیە کە خۆی لە سیستەمی ویلایەتی فەقیه لەلایەک و نەیارەکانی لەلایەکی دیکەوە دەبینێتەوە. هەڵبەتە ڕەهەندێکی گرنگی ژیۆپۆلیتیکیش ئەوەیە ئایا دەبێت عێراق وەک وڵات چ جۆرە پەیوەندیەکی لەگەڵ ئێراندا هەبێت، بەشێک بێت لە هەژمونی ئێران بگرە ببێت بە درێژکراوەیەکی ئێرانیش، یا عێراق ڕوو لە ئێران سربەخۆیی تەواوی هەبێت. هەڵبەتە وەڵامی ئەم پرسیارە تا ڕادەیەکی زۆر پەیوەستە بە ڕادەی گەشە و بەهێزی ناسیۆنالیزمی عێراق لە ناو شیعەکاندا، بە تایبەتی ئاستی دەستە بژێردا. کورد شیعە بە دۆست دەزانێت، بەڵام وەک هەموو بەکاربردنێکی دیکەی ساویلکانەی چەمکی دۆست لە سیاسەتی کوردیدا، ئەم چەمکی دۆستە وەها دەبینرێت کە کۆنکریتی و نەگۆڕ و هەمیشەیی بێت. دۆستبوونی کورد و شیعە بەرهەمی دۆخێکی سیاسی تایبەت و قۆناغێکی زەمەنی تایبەت بووە کە خۆی زیاتر لە زەمەنی باڵادەستی سوننەدا بینیوەتەوە. جگە لەوەش ئەم دۆستایەتیە هی زەمەنێکە کە تیایدا هەردوو پێکهاتەی کورد و شیعە ڕوبەڕووی هەمان سیاسەتی پەراوێز خستن لەسەر دەستی دەسەڵاتدارانی پێشوو و بەم واتایەش ئەم زەمەنە لە کەوتنی ڕژیمی بەعسەوە کۆتایی هات. ئێستا زەمەنێکی تەواو جیاوازە، هەڵبەتە بە حوزور و ئامادەیی و ڕۆڵێکی بەهێزی ئێرانی شیعی. ئێستا ئەو دۆخە سیاسیە تایبەتە بوونی نییە. ئێستا شەڕی باڵادەستی شیعە بەسەر عێراقدا و تەنانەت بە شیعیکردنی عێراقیش لە ئارادایە. دیارە بە شیعەبوونی یا ڕاستتر بڵین بە شیعەکردنی عێراق وەرچەرخانێک بەسەر جیۆپۆلیتیکی ئەم وڵاتەدا دەهێنێت. ئەم وەرچەرخانە بەتایبەت لەوەدا خۆی دەبینێتەوە کە سوننە دوور بخرێنەوە. ناسیۆنالیزمی عەرەبی بە تایبەتی بە قوڵایی سوننیەکەی لاواز دەبێت، بەڵام ناسیۆنالیزمی عێراقی بە ڕەنگوتامی شیعە کە زیاتر خۆی لە ڕەوتی موقتەدا سەدردا دەبینێتەوە جێگای دەگرێتەوە. بەم پێیە ململانێ شیعە لە نێوان دوو قوتابخانەدایە، یەکەم بوونی عێراق وەک بەشێک لە جیۆپۆلیتیکی شیعە بە ئێرانەوە بە چەمکی ئێستا هیلالی ئیسلامی شیعی، دووەم بوونی عێراق وەک عێراقێک لە ژێر سایەی شیعەدا وەک هاوسەیەکی ئێران. ئەم دوو شێوازە لە بوون و پەیوەندی زیاتر بەریەک دەکەون تا یەکتر تەواو بکەن. ئێران خوازیاری عێراقێکی زۆر بەهێز نییە، ئەمە بۆ عێراقی سەدریش ڕاستە. عێراقی سەدر ناوەندێکی ئاینی و پیرۆزی خۆی هەیە کە نەجەفە، شوناسێکی جیاوازی هەیە کە عێراقی بوونە. بەم پێیە کورد لە مامەڵەی لەگەڵ شیعەدا لەگەڵ هەر نەبێت دوو جیهانبینیدا مامەڵە دەکات کە یەکەمیان دەیەوێت عێراقێکی سەر بە جیۆپۆلیتیکی شیعە دروست بکات کە کەم یا زۆر سەر بە ئێران بێت، بەڵام دووەمیان دەیەوێت عێراقێکی سەربەخۆ دروست بکات لە ژێر سایەی حوکمی شیعەدا. سەدر دەیەوێت کورد عێراقی بێت، بەو مانایە دژ بە جیابوونەوە یان سەربەخۆیی کوردستانە و لە داهاتووشدا بە ئەگەری زۆر هەروە دەبێت. لە دوا خۆپیشاندانەکانی ئەم ڕەوتەدا کوردێکی زۆری عێراقچی کەوتنە ژێر کاریگەری ئەم ڕەوتە. مەترسی لەوەدایە کە کورد زوو دەبێتە عێراقی لە کاتێکدا عێراق مایەی نەبوون و قڕکردنی بووە. لەلایەکی دیکەوە هەوادارانی قوتابخانەی قوم پرۆژەکەیان گەورەترە لە هی موقتەدا سەدر. ئەوان دژ بە هەموو شێوازێکی دەسەڵاتی سوننەی عەرەبن لە عێراق و شامدا. بۆ مامەڵەی تەندروست لەگەڵ هەردوو ڕەوتەکەدا کورد دەبێت خۆی لە سوننە بوون وەک میکانیزمێکی خۆپاراستن و بەرەنگار بوونەوە بپارێزێت، بە واتای ئەوەی کە بە زەرورەت خۆی نەخاتە خەندەقی سوننە لە پێناو خۆپاراستندا. هەڵبەتە لێرەدا سوننە بوون وەک شوناس و وەک هاوکێشەی جیۆپۆلیتیکی. ئەگەر کورد بچێتە بەرەی ململانێ تایفیەوە، ئەوە لە چەندین ئاستا زیانی بەردەکەوێت و دەرەنجام هیچ دەستکەوتێکیشی نابێت.
شتێکیش کە لە پرۆسەیەکی ئەوەهادا زیانی هەرە زۆری بەردەکەوێت کوردبوونە کە بە کاریگەری سوننەبوونەوە لاواز دەبێت و دەپووکێتەوە و دوجار کاریگەریشی لە ڕووی سیاسیەوە سنووردار دەبێت. دەرەنجامیش پرسی سربەخۆبوون و پرۆژەیە سربەخۆیی زیانی کوشندەی بەردەکەوێت. پێشوەچوونێکی ئەوەها کاریگەری لەسەر کوردبوون لە کوردستانی مەزنیشدا دەبێت. ئایا لە میانەی پرۆسەی خۆبەخاوەنکردنی عێراق لەلایەن شیعەوە بە تایبەتی ڕەوتی سەدر و لایەنگرانی بۆچوونی ئەو زەبر بەکار دەبرێت بۆ بە عێراقیکردنی کورد؟ ئەمە یەکێکە لەو مەترسیانەی کە وەها دەبینرێت پاش داعش یەخەمان بگرێت. پەراوێز لە لێکۆڵینەوەیەکدا کە پێشتر لەم نووسراوەدا ئاماژەی پێکراوە پێشتر لە کۆتایی 2014 و دواتر بە شێوازی کتێب لە سەرەتای ساڵی 2015 بڵاو بووەتەوە. بورهان یاسین باس لە کۆمەڵێک مەترسی دەکات کە دەکرێت دوای داعش یەخەی کورد بگرن. لە هەموویشیان مەترسیدارتر بە شیعیکردنی ململانەی کورد و عێراقە کە دەکرێت ئێرانیش ئەو کاتە بێلایەن نەبێت. دوو لە دەرهاویشتە هەرە گرنگەکانی سناریۆیەکی ئەوەها: یەک، بە شیعیکردنی ململانێ دەبێت لەسەر ناوچە دابڕێنراوەکان. دوو، ئەگەر لە شەڕی داعشدا کۆمەلگای نێونەتەوەیی پشتی کوردی گرتبێت ئەوە بە ئەگەری زۆر لە ململانەیەکی شیعی کوردیدا کۆمەلگای نێونەتەوەیی بێلایەن دەبێت و پشتگیری کورد ناکات. کۆتایی پەراوێز ئەگەر هاتوو جەنگێک لەو ئاراستەیەدا ڕوویدا و ئێمە توانیمان براوە بین ئەوە بە قازانجمانە، بەڵام لە دۆخێکی پەرتەوازەیی و نەبوونی پشتیوانی نێودەوڵەتیدا ئەستەمە کورد بتوانێت براوە بێت. جگە لەوەش لە حاڵەتێکی ئەوەهادا ئەستەمە کورد بتوانێت شەڕەکە سنووردار بکات بە شەڕی خۆی. بەڵکو لەم شەڕەدا بە ئەگەری زۆر کورد دەبێتە بەشێک لە شەڕی سوننە و شیعە، نەک هەر لە ئاستی ناوخۆی عێراق بەڵکو لە ئاستی ناوچەکەدا بەگشتی. دەرەنجام دەتوانین بڵێین ڕێگری یەکەم لە بەردەم سربەخۆیی کوردستان عێراقە. هەتا عێراق دان بە کوردستاندا نەنێت ئەستەمە هیچ وڵاتێکی دیکە بە ئاسانی دان بە کوردستاندا بنێت مەگەر ئەو وڵاتە نەیاری عێراق بێت. ڕەزامەندی ئەو وڵاتەی کە لێی جیا دەبێتەوە پێگەیەکی یەکلاکەرەوەی هەیە لە پرۆسەی دانپیانانی نێودەوڵەتیدا. کاتێک شیعە دەیەوێت ببێتە خاوەنی عێراق ئەوە یەکێک لە دەرهاویشتەکانی ئەوە دەبێت کە پرۆسەی سربەخۆیی کوردستان سەختتر دەبێت، چونکە ئەم سربەخۆیە دەبێتە هەڕەشە بۆ سەر و ڕێگر لە بەردەم ئەم پرۆژەی خاوەنداریەتیە. لەم بارەیەوە گرنگە ئەوە جەخت بکەینەوە کە چیدی عێراق وەک جاران نییە کە لە نێوان کورد و شیعەدا بربەستێک هەبێت و لە هەمان کاتدا فشار ببێت بۆ سەر شیعە و ڕێگر بێت لە هەژمونی ئەو گروپە کە ئەویش سوننە بوو. ئەمڕۆ لە زۆر جێگاوە ئەو بربەستە نەماوە. بۆ نمونە لە پارێزگای دیالە و تکریت دراوسێبوونی ڕاستە و خۆی کورد و شیعە دۆخی پەیوەندی کورد و شیعە دەگۆڕێ، بە تایبەتی بە شیعەکردنی ململانێ لەسەر ناوچە دابڕێنراوەکان. ئەمە ڕەنگە ببێتە بەشێک لە فاکتەرەکانی دیکەی دابشکردنی باشووری کوردستان لە جەمسەرێکی ناوچەیی کە فەزای سیاسی ئەو بەشەی کوردستان بەسەر خۆیدا دابەش دەکات، هەروەک چۆن لە 1990کاندا ڕوویدا. بەڵام ئەم جارەیان بەهۆی جەمسەرگیری شیعە و سوننە لە ئاستی عێراق و ناوچەکەدا لە دۆخێکی وەهادا قسەکردن لەسەر سربەخۆیی پێویستە لە دروشمەوە ببرێتە ئاستێکی زۆر ئاڵۆز لە خوێندنەوە و تێگەیشتنی پێدراو و ڕەگەزە جێۆپۆلیتیکەکان. هەرچی زووشە پێویستە ئەم کارە بکرێت لە پێناو پاراستنی دروشم و پرۆژەی سربەخۆیی لە هەموو جۆرە سەرکێشی و مغامرەیەک. جا تاک حزبی دەبێت یا تاکە کەسی یا هەردووکیان بە یەکەوە. پەراوێز
لە ڕاستیدا هەر ئێستا ئەم سەرکێشی و مغامرەکردنە لەلایەن تاکە سەرکردەیەکەوە بە چڕی لەسەر پێیە کاتێ دەبینین مەسعود بارزانی ماوەیەکی کەم پێش ئێستا تەواوی پرۆژەی سربەخۆیی کوردستان و ڕاگەیاندنی ئەو دەوڵەتەی خستە قاڵبی کاردانەوە بەرامبەر ئەگەری بوونەوەی مالکی بە سەرۆک وەزیرانی عێراق. بەم مانایەش ئەمڕۆ لە هەموو ڕۆژێک زیاتر کورد خۆی هەڕەشەیە لەسەر پرۆژەی سربەخۆیی کوردستان. کۆتایی پەراوێز کورد دەبێت لەگەڵ شێعەدا پێکەوەبوون دابڕێژێت بە ئاراستەی سربەخۆیی بەبێ ئەوەی شێعە بخاتە بەرەی دوژمنەوە، چونکە بە دوژمنکردنی وەها دەکات کە هەم عێراق هەم ئێرانیش ببنە نەیار. هەنگاوێکی هەرە پێویست بە دووبارەکردنەوەوە دەڵێن خۆپاراستنی کووردە لە هەر جۆرە هاوپەیمانیەک لەگەڵ جەمسەر تۆ بڵێ هیلالی ئیسلامی سوننی. چوار ئێران ساڵی 1970 کۆماری ئیسلامی ئێران بە ئاراستەیەکی تەواو جیاواز لە سیستەمی جیهانی وەرچەرخا. وەک لەسەرەوە ئاماژەمان پێدا ئەم وەرچەرخانە ڕەگی هەیە لە ئاین و باوەڕی شێعەدا. ئەم وەرچەرخانە وەهای کرد کە ئەم وڵاتە بکەوێتە ژێر ئابلۆقەی نێودەوڵەتیەوە، بە تایبەتی ئابلۆقە و تەنگ پێهەڵچنینێک لەلایەن ئامریکاوە. ئەمەش زیاتر بەهۆی بە بارمتەگرتنی دیپلۆماتە ئەمریکیەکان هەروەها بەهۆی دژایەتیکردنی ئێران بۆ نۆرمی ئەقلیمی و جیهانی بوو. ئێمە ئەمڕۆ لە ڕۆژانی کەمبوونەوەی ئابلۆقەی سەر ئێراندا دەژین. لە هەمان کاتدا لە ساتە وەختێکی وەرچەرخاندا دەژین کە تیایدا سیستەمی جیهانی خەریکە باوەڕی دەگۆڕێت بەرامبەر بە شێعە. لە ئێستادا ئێمە گەواهی سەردەمێکین کە لەمە دووە سوننە تیایدا دەبێتە لایەنە مەترسیدارەکە بۆ سیستەمی جیهانی نەک شێعە. ئیسلامی شێعە ئامانجی لە سنووری جوگرافیای ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە، بەڵام ئیسلامی سوننەی ڕادیکاڵ دژ بە سیستەمی جیهانیە. بۆیە دەبینین کە ئێران خۆی ئامادە دەکات بۆ کرانەوە بەڕووی دنیادا. ئەگەر تەنها گرێبەستە نەوتیەکانی ئێران بە نمونە وەربگرین دەبینین کە ئەو وڵاتە ئامادەیە هەتا ئاستێکی زۆر لە بەرامبەر سیستەمی سەرمایەداری جیهاندا بکرێتەوە. ئەم دۆخە واتە لابردنی ئابلۆقەکانی سەر ئێران دەرەنجامی سێ وەرچەرخان بوو. یەکەم، تۆندڕۆبوون و تێرۆریستبوونی بەشێک لە ئیسلامی سیاسی سوننی. دووەم، ئامادەبوونی ئێران کە ببێتە بەشێک لە سیستەمی ئابووری جیهانی. سێیەم، لە ئاکامی بەهاری عەرەبی و سەرهەڵدانی داعشدا ژمارەیەکی زۆر لە وڵاتانی ناوچەکە دوچاری نائارامی بوونەوە، لە کاتێکدا ئێران تا ئێستا لەو نائارامیە پارێزراوە. لە ڕاستیدا تەنانەت بە بەراورد لەگەڵ تورکیەدا ئەمڕۆ ئێران وەک وڵاتی هەرە جێگیر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەبینرێت. کۆمەلگای نێونەتەوەیی پێویستی بە ئێرانە وەک هێزێکی ئیقلیمی خاوەنتوانە و تا ئێستا جێگیر بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە ڕاستیدا نەک کۆمەلگای نێونەتەوەیی ئەم خواستەی هەیە، بەڵکو ئێران خۆیشی باش لەو چاوەڕوانیە گەیشتووە و دەخوازێت و بەرهێنانی ئستراتیژیانەی تیادا بکات. بەم واتایەش ئێران ئامادەیە هاوکاری ڕۆژاوا بێت لە شەڕی دژ بە تێرۆری ئیسلامی سوننی. لە هەمان کاتدا ئامادەیە کە ڕێگا بە کۆمپانیا نێودەوڵەتیەکان بدات لە هەموو ئاستێکدا لە سامانی سروشتی ئێراندا سەرمایە گوزاری بکەن و لە ئێران وەک بازار سوود وەربگرن. پەراوێز شایانی باسە تاکە جیاوازیەک لە نێوان جۆری گرێبەستە نەوتی و گازیەکانی ئێران و کوردستان ئەوەیە کە لە جۆری گرێبەستی هەرێمدا کۆمپانیا بۆی هەیە حجز واتە بوکینگی ئەو سامانە بکات کە لە ژێر زەویدایە هەتا ئەو ساتەی خۆی بە پێویستی دەزانێت
بۆ دەرهێنان، بەڵام ئێران ڕێگە بەم حێجزکردنە نادات. کۆتایی پەراوێز. بەڵام ئەو شتەی دەتوانێت کێشە بۆ ئێران دروست بکات ئەوەیە کە یەک، ئێران ئاسایشی خۆی وەها دەبینێتەوە کە باڵا دەست بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەم باڵادەستیە خەونێک نییە تایبەت بێت بە کۆماری ئیسلامی یان ئێرانی شیعی، بەڵکو لە سەردەمی شای ئێرانیشدا ئەم خواستە بوونی هەبوو. پەراوێز. لە کۆتایی 1960کان و سەرەتای 1970کان سێ ڕووداوی گرنگ گڕوتینی زیاتریان بە خواست و توانستی ئێراندا لە بەهێزکردنی باڵادەستی و هەژمۆنی خۆی لە ناوچەی کەنداودا. یەک، بریتانیا لە کۆتایی 1960کان بڕیاری کشانەوەی لە کەنداودا و لە 1971 ئەم کشانەوەیەی بە کردار کۆتایی پێهێنا. بەمەش بۆشاییەکی ئاسایشی واتە سیکیوریتی ڤاکیوم لە کەنداو دروست بوو کە پێویستی بە پڕکردنەوەی هەبوو. ئێران خواستی هەبوو و ئامادەش بوو ئەم بۆشاییە پڕ بکاتەوە. دواتر لەم ئاراستەیەدا پشتگیری ڕۆژاواشی بە تایبەتی ئەمریکاشی بەدەستهێنا. دوو، گرتنە دەستی دەسەڵات لە بەغدا لەلایەن حزبی بەعسەوە وەک ئاراستەیەکی ڕادیکاڵی ئوروبی لە عێراق لە تەموزی 1968دا. بەمەش پێشبڕکێ عێراقی ئێرانی تۆ بڵێ عەرەبی فارسی لەسەر ناوچەی کەنداو گڕوتینێکی تازەی بەخۆوە بینی. سێ، بەرزبوونەوەی نرخی نەوت بۆ ئاستێکی زۆر باڵا لە ئاکامی قەیرانی پێترۆڵ لە ئاستی جیهانیدا لە ساڵی 1973 کە دوجار وای کرد ئێران بە ملیاردەها دۆلار بودجەی ساڵانەی زیادە بکات کە هەڵبەتە بەشێکیش لەم داهاتە خرایە بواری بەهێزکردنی توانستی سەربازیەوە. کۆتایی پەراوێز. ئەوەی جێگای تێڕامانە و جیاوازیەکی گەورەیە لەگەڵ ئێرانی شیعیدا ئەوەیە کە شای ئێران هەوڵی دەدا وڵاتەکەی ڕۆڵی هاوپەیمانیەکی هەرە نزیکی ئامریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ببینێت و لە ڕێگای ئەم هاوپەیمانیشەوە برەو بە هەژمۆنی خۆی لە ناوچەکە بدات. پەراوێز. وەک دەربڕینێکی ڕاشکاوانە دەربارەی ئەم هاوپەیمانیە لە سەردانێکیدا بۆ تاران لە مانگی 5 1972 ریچارد نیکسۆن سەرۆکی ئەو کاتەی ئامریکا دوو دڵنیایی دەربارەی ڕۆڵ و گرنگی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دا بە شای ئێران. یەک، ئێران و سەعودیە جووت ستوونی واتە توین پیلرز جێگری و ئاسایشن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. دوو، ئامریکا ئامادەیە هەموو جۆرە چەکێک جگە لە چەکی ئەتۆمی بدات بە ئێران. هەر بۆ بیرخستنەوە پشتگیری ئێران و ئامریکا بۆ کوردانی عێراق بەشێکی گرنگی ئەم گفتوگۆیانەی نیکسۆن و شای ئێران بوو و تەواوی ئاراستەکە دەربڕی مامەڵەیەک بوو لەگەڵ کورد لە چوارچێوەی ڕۆڵی ئێران لە ناوچەکە، کوردیش وەک ئامرازێک بۆ گەیشتنی ئێران بە باڵادەستی لە ناوچەکەدا. کۆتایی پەراوێز. ئێستاش ئێرانی ئیسلامی بەناڕاستەوخۆ و زۆر جار ڕاستەوخۆش هەمان ڕۆڵ دەبینێت، بەڵام بەبێ هاوپەیمانی لەگەڵ ئامریکادا، تەنانەت بە دژایەتیش لەگەڵ ئەو وڵاتە. بەڵام دوجار دەکرێت خواستی ئەم باڵادەستی و هەژمۆنیە ببێتە هۆی بەریەککەوتن. دوجار ئەمەش ببێتە هۆی پاشەکشێ لە نۆرمالبوونی پەیوەندیەکانی ئێران و کۆمەلگای نێودەوڵەتیدا. دوو، زۆرێک لە دۆستانی وڵاتانی ڕۆژاوا بە تایبەتی وڵاتانی کەنداو، زۆر بە تایبەتیش سەعودیە، هەروەها ئیسرائیل، نەک هەر بە گومانەوە لە لابردنی ئابلۆقە لەسەر ئێران نیگەرانن، بەڵکو تا بۆیان کرابێت دژایەتی ئەم ئاراستەیەشیان کردووە و بە ئەگەری زۆر لە داهاتووشدا بەردەوام دەبن. بە هەر حاڵ ئێرانی ئیسلامی لە ئیستگەیەکی گرنگی پرۆسەی باڵادەستبووندایە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. نەیارەکانی ئەم پرۆژەیەش زۆرن، بەڵام لە هەمان کاتدا فرەجۆرن. تەنانەت ئەو بەهێزەش نین کە دوجار هێزەکەیان بە توانست و هێزی ئێران بەراورد بکرێت.
گرنگتریش لەمە مەرج نییە ئەم نەیارانەی ئێران یەکگرتوو بن. بەڵام بەگشتی دوو نەیاری سەرەکی هەیە، یەکەم سەعودیە، دووەم ئیسرائیل. هەردوو ئەم دوو وڵاتە ئامانجی جیاواز و لە ڕووی سیاسی و ئستراتێژیەوە خاڵی لێوە دەرچوونی جیاوازیان هەیە. ئەم ئامانج و خاڵانەی جیاوازی ڕێگرن لەوەی کە ئەم دوو وڵاتە ببن بە دوو هاوپەیمانی ڕاستەقینە دژ بە ئێران. هەرچەندە هاو ئاراستەیەکی گشتیش لە سیاسەتی ئەم دوو وڵاتەدا لە تەنگ پێهەڵچنینی ئێران بەدی دەکرێت. سەعودیە چونکە لە ناوەوە سەقامگیر نییە، دەبێت هەمیشە خۆی بپارێزێت لە هەڕەشەی دەرەوە کە بە شێوەیەکی سەرەکی لە دوای شۆڕشی ئیسلامیەوە ئەم هەڕەشەیە لە ئێراندا چڕکراوەتەوە. بەڵام زۆر جاریش ئەم هەڕەشەیە لە دەرەوە پەیوەندیدار دەکرێت بە هەڕەشەیەکی ناوخۆیی کە ئەویش کەمایەتی شیعەیە لەو وڵاتەدا. ئەمەش شێوازی هەرە مەترسیدارە. جگە لەوەش بەرهەڵستکاری سوننەش بە تایبەتی لە شێوازی ڕێکخراوی قائیدە لە سەعودیە بوونی هەیە و مەترسیەکی جدیشە بۆ سەر ڕژیمی ئەو وڵاتە. بەڵام ئیسرائیل بە پێچەوانەوە لە ناوەوە سەقامگیرە، تەنها لە نەیارەتی ئێران دەترسێت بۆ سەر وڵاتەکەی. بە مانایەکی دیکە ئیسرائیل لە سنوورێکی جوگرافی تەسکدا نەیارەتی ئێران دەکات، بەڵام سەعودیە لە جوگرافیایەکی زۆر فراوانتر و پڕکێشەدا. جگە لەوەش جیاوازیەکی گەورە خۆی لە مەودای جوگرافیادا دەبینێتەوە لە نێوان ئەو دوو وڵاتە و ئێران. لەم بارەیەوە سەعودیە بە تایبەتی بیرە نەوتی و دامەزراوە ئابوووریەکانی لە ڕۆژهەڵاتی وڵات ئامانجێکی نزیک و ئاسانن بۆ لێدانیان لەلایەن ئێرانەوە و بەم شێوەیەش وێرانکردنی ئابووری سەعودیە لە ماوەیەکی زۆر کورتدا. دەرەنجام دەتوانین بڵێین کە ئێران دژ بە سربەخۆیی کوردستانە لە سێ ئاستدا: لە ئاستی عێراق، لە ئاستی پرۆژەی باڵادەستی خۆی لە ناوچەکەدا، هەروەها لە ئاستی ڕۆژهەڵاتی کوردستان یا کێشەی کورد لە ئێران. ئەوەی پێویستە ئەوەیە کە کورد دەبێت لە نێوان ئەم دوو دیدەدا دیپلۆماسیەت بکات. بۆ نمونە بەڕاشکاوانە بە ئێران بگوترێت کە سربەخۆیی کوردستان نابێتە ڕێگر لە بەردەم پرۆژەی هەژمۆنی ئێران بەسەر شامدا، بۆیە جیابوونەوەی کوردستان لە عێراق دژ بە ئێران نابێت. لە ڕاستیدا جیابوونەوەی کورد لە عێراق زیاتر هاوکار دەبێت کە ئێران بتوانێت بە شێوەیەکی پتەوتر پەیوەندیەکانی ڕێک بخات لەگەڵ شیعەی عێراقدا و ڕێگری و کێشە بە تایبەتی لە ڕووە مەزهەبیەکەوە بۆ تۆکمەی ئەم پەیوەندیانە کەمتر ببنەوە. لە ڕووی ئاسایش و ئابووریشەوە کوردستان سوود بە ئێران دەگەیەنێت، نەک زیان. بۆ ئەوەی کورد لە باشوور لە پرۆژەی سربەخۆییدا سەرکەوتوو بێت، پێویستە ناکۆکی ناوخۆیی لە ماڵی خۆیدا تێبپەڕێنێت. ڕێکخستنەوە و تۆکمەکردنی دۆخی ناوخۆیی بە مانای ئەوەی چیری دۆخی ناوخۆ داوەتنامەیەک و درزێک نەبێت بۆ هێزی دەرەکی بۆ ئەوەی لە ڕێگایانەوە دزە بکەنە ناو ماڵی کورد و پاشانیش ببن بە خاوەن ئەو ماڵە. ئەگەر تەماشای مێژووی نوێی باشووری کوردستان بکەین، دەبینین چۆن شەڕی براکوژی بەکار براوە بۆ زاڵبوونی هێزە دەرەکیەکان بەسەر هێزە ناوخۆییەکاندا. ئەم ئاراستەیە هەر بۆ نمونە لە 1990کاندا بە شێوەیەکی وێرانکار بوو بە ئاراستەی باڵادەست لە شەڕی براکوژی و خۆکوژیدا. بە مانایەکی دیکە ناکرێت چاوەڕوانی هەڵوێستێکی پۆزیتیڤ بین لە ئێران کاتێک ئەو وڵاتە دەبینێت بۆ ئەو ئاسانترە هەژمۆنی خۆی لە ڕێگای سوود وەرگرتن لە ناکۆکی لایەنەکانی باشووری کوردستان بسەپێنێت. ئەو کاتە دەکرێت چاوەڕوانی هەڵوێستێک لە ئێران بکەین کە بەرانبەر هەموو باشووری کوردستانە، نەک تەنها بەشێکی، کاتێک باشووری کوردستان لە ناوخۆدا یەکدەنگ و یەکدەست بێت. لەم بارەیەوە
یەک هەڵوێستی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان یەکجار گرنگە بۆ ئەوەی ئێران لە دۆخی دوو سیاست بۆ دوو حاڵەت واتە سیاستێک بەرامبەر بە پارتی و سیاستێکی دیکەش جیاواز بەرامبەر بە یەکێتی بچێتە دۆخی یەک سیاست بۆ یەک حاڵەت واتە سیاسەتی ئێران بەرامبەر بە سیاستێکی یەکبووی باشووری کوردستان. بەڵام لەبەر ئەوەی کورد هێشتا وەک دوو حاڵەت خۆی دەنوێنێت ئەوە ئێرانیش بە سوود وەرگرتن لەو دوو حاڵەتە دوو سیاست تۆ بڵێ دوو جۆر پەیوەندی لەگەڵ باشووری کوردستان پیادە دەکات. لە ڕاستیدا نەکەر ئەوە بەڵکو زۆر جار ئێران وەها دەردەکەوێت وەکەوەی حەز بکات کێشەکانی ناوماڵی کوردی لە باشوور چارەسەر بکرێن. بەڵام ئەوەی کە پێویستە کورد بیزانێت ئەوەیە کە ئەم حەزە درست و ڕاستگۆیانە نییە. چۆن دەکرێت ئێران ڕاستگۆ بێت لە یەکخستنی ریزی کورد لە باشوور کاتێک ئەم وڵاتە بەدەنگی بەرز و ڕاشکاوانە هەڵوێستی خۆی دژ بە سربەخۆیی باشووری کوردستان ڕادەگەیەنێت لە کاتێکدا ئێران پێش هەمووان دەزانێت کە یەکخستنی ماڵی کورد هەنگاوێکی گرنگە بە ئاراستەی سربەخۆیی. لەلایەکی دیکەوە تا ئێستاش پێکەوە گرێدانێک هەیە لە نێوان تاران و بەغدادا. پەیوەندی باش لەگەڵ تاراندا بنەمای پەیوەندی باشە لەگەڵ بەغدادا هەروەها بە پێچەوانەشەوە. بەڵام لە هەردوو حاڵەتیشدا سەرکەوتنی کورد لە یەکبوونی هەڵوێست و ئاراستەکانیەوەتی لە ڕووی استراتێژی نەتەوەیی و نیشتمانیەوە هەروەها بە هەمان ڕادە پێچەوانەکەشی ڕاستە. تورکیای ئیسلامی یان تورکیای حزبی داد و گەشەپێدان ئاکەپە جودا لە تورکیای ئەلمانی زیاتر بە ئاراستەی ڕۆژهەڵاتیدا وەرگەڕا لەگەڵ ئەوەش کە وازی لە ئامانجی بوون بە ئەندام لە یەکێتی ئوروپا نەهێناوە. ئەم وەرگەڕانە بەشێک بوو لە پرۆسەی تورکیایەکی نوێی جودا لە تورکیای ئاتاتورک واتە ئەو تورکیایەی کە لە سەرەتای 1920ەکانەوە لە سەربنەمای کۆمەڵی پرەنسیب دامەزرا کە دوواجار ئەم پرەنسیپانە بە کەمالیزم ناسران. تورکیای ئیسلامی ڕاستتر بڵێن تورکیای ئەردۆغان ئامانجی ئەوە بوو کە ببێتە وڵاتێکی خاوەن هەژمۆن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمە پێویستی بە دابڕان و وەرچەرخان هەبوو لە سیاسەتی چەندەیەی تورکیای کۆماری کەمالی. تورکیای کۆماری وەها خۆی دەبینی کە وڵاتێکی ڕۆژاواییە و پشتی لە ڕۆژهەڵاتە. زۆر بە تایبەت تورکە ئەلمانیەکان وەها لە خۆیان دەڕوانی کە تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نییە بەڵکو بەشێکە لە ئوروپا. پەراوێز لە ڕووی سایکۆلۆجیەوە ئەم خۆ بە ئوروپی زانینە تا ڕادەیەکی زۆر هەوڵ بوو بۆ ڕزگاربوون لە هەستی خۆ بە کەمزانی بەرامبەر بە جیهانی ڕۆژاوا. ئەگەر بوویت بە بەشێک لەو ڕۆژاوایە ئەوە لەگەڵ ئەودا یەکسانیت و چیتر پێویست بە خۆ بە کەمتر بینی ناکات. لە هەمان کاتدا بۆ خۆ جوداکردنەوە بوو لە عەرەب. کۆتایی پەراوێز وەرچەرخانی تورکیا لەگەڵ وەرچەرخانی نوخبەی دەسەڵاتداری ئەو وڵاتەدا بوو لە ئەلمانیەوە بۆ ئیسلامی. هەروەها ئەمڕۆ تەنانەت لە ڕووی کۆمەڵایەتیەوە باس لە بوونی دوو چینی مام ناوەندی لە تورکیا دەکرێت. یەکێکیان لایەنگری تورکیای ئەلمانیە کە لە ڕووی جوگرافیەوە لە بەشی هەرە ڕۆژاوای تورکیا دەژیت. هەروەها ئەوەی دیکەیشیان لایەنگری تورکیایەکی ئیسلامیە کە زیاتر لە ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ئانادۆل خۆی دەبینێتەوە. ئەم وەرچەرخانە لە هەمان کاتدا هاوتەریب بووە بە وەرچەرخانی تورکیا لە وڵاتێکی پەراوێز واتە ڕۆخەوە بۆ وڵاتێکی ناوەندی. ئەم وەرچەرخانە لە دیدەکانی داودۆغڵوودا لە کتێبی قوڵایی ئیستراتێژیدا بەڕوونی دەبینرێت. لەم چوارچێوەیەشدا بگرە لە هەمووشی گرنگتر
ئەو گەشە ئابووریە بوو کە بۆ ماوەی زیاتر لە دەیەیەک ئەو وڵاتە بەخۆیەوە بینی. لە کاتێکدا لە ساتی هاتنە سەردەسەڵاتی ئەم نوخبە ئیسلامیە وڵات نەکەر ئیفلاسی کردبوو بەڵکو قەرزارێکی زۆریش بوو. دروشمی بە سفرکردنی کێشەکان واتە نەهێشتنی کێشە لەگەڵ هاوسیەکانی تورکیا خواستێک یان پلانێک بوو کە لە سەرەتادا وەها دەردەکەوت کە دەکرێت بە کردار جێبەجێ بکرێت. لە ناوەوە نوخبەی ئیسلامی تورکی بە نزیک بوونەوە لە کورد وەک خەڵکانێکی ئاینی لە هەوڵی ئەوەدا بوون کە کورد بکەنە لایەنگری پارتە ئیسلامیەکان بۆ ئەوەی ئەو زۆرینە دموکراسیە زامن بکەن هەتا بتوانن بۆ ماوەیەکی درێژ کە لای زۆرێک لە نوخبەی ئاکەپە وەها دەبینرا کە بۆ ماوەی 50 ساڵی دیکە حکمی تورکیا بکەن. گەشەی ئابووری کرانەوە بەسەر وڵاتانی دراوسێدا و هەوڵدان بۆ ڕاکشانی کورد بۆ ناو پرۆسەی سیاسی یا ئاشتی زەمینەیان سازاند بۆ کرانەوەی زیاتری تورکیا بەڕووی باشووری کوردستانیشدا. تورکیا هەمیشە بە زۆر شێوە سوودمەند بووە لە عێراق وەک وڵاتێکی دەوڵەمەند. لە پاش ڕوخانی ڕژیمی سەدام تورکیا ئامانجی ئەوە بوو کە عێراق بکاتە باخچەی پشتەوەی خۆی و زۆرترین سوودی لێ بەدەست بهێنێت. پراوێز بۆ زانیاری زیاتر لەم بارەوە بڕوانە سەردار عەزیز تورکیا و هەرێم چ جۆرە پەیوەندیەک. کۆتایی پراوێز بەڵام تورکیا لەبەر دابڕانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ماوەیەکی زۆر تا ئاستێکی زۆر بێ ئاگا بوون لە ئاڵۆزیەکانی ناوچەکە. جگە لەمەش تورکیا لە بەکارهێنانی هێزی سەربازیدا وەک یاریکەرێکی کەمتوانە و وەک ئەکترێکی نیمچە دموکرات دەرکەوت. ئەوەی لەم بارەیەوە جێگای سەرنجە ئەوەیە کە هەرچەند وڵاتێک لە ناوەوە دموکراتی بێت لە بەرانبەردا توانای یاری واتە مانۆڤر و ڕۆڵبینینیشی لە جێگایەکی وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لاوازتر دەبێت چونکە نە ژینگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دموکراتیانەیە و نە زۆربەی ئەکتەرە کاریگەرەکانی ناوچەکەش دموکراتین. کارکردن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆربەی کات پشت دەبەستێت بە کاری نهێنی دوور لە ئاگایی زۆربەی ناوەندەکانی دەسەڵات، ڕێزدانەنان بۆ سەروەری وڵاتانی دیکە و هەروەها کاری توندوتیژی. جگە لە ئامریکا ئەستەمە بۆ وڵاتێکی دموکراتی بتوانێت ڕۆڵی کاریگەری هەبێت لە جێگایەکی وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. جیاوازی ئامریکا تا ڕادەیەک ئەوەیە کە خەڵکی ئامریکا هێندە بایەخ بە دنیای دەرەوە نادەن، بە تایبەت کاتێک ئەم دەرەوەیە ڕاستەوخۆ کاریگەری نەبێت لەسەر جۆری ژیان و ژیاریان. دۆستی دێرینی تورکیا لە عێراق تورکەمەنەکان بوون، بەڵام بە گەورەبوونی تەماحی تورکیا بە گۆڕینی شناسی ئەو وڵاتە لە وڵاتێک کە ناسیۆنالیزمی ئێتنی پەیڕەو دەکرد بۆ ناسیۆنالیزمی تێکەڵ بە ئاین بە تایبەتی ئیسلامی سوننە، ئەوە تورکیا خۆی نزیکتر بینی لە سوننەی عێراق بە کورد و عەرەبەوە تا هەر بەرەیەکی دیکە. ئەم پرۆسەیە زیاتر پەرەیسەن بە گەشەی ململانیەکانی ناو عێراق و هەوڵی ئێران بۆ سەر لە نوێ لە قاڵبدانەوەی عێراق لە پێناو فراهەمکردنی ئامانجە ئیقلیمیەکانی و لە ناوبردنی مەترسیەکی مێژووی لەسەر سنوورەکانی خۆی کە ئەویش عێراقێکی بەهێزە. بۆیە دەتوانین بڵین کە زاڵبوون و باڵادەستبوونی ئێران بە تایبەتی دوای کەوتنی ڕژیمی بەعس لە عێراق ڕۆڵی بینی لە ناچارکردنی تورکیا بۆ ئەوەی پەنا بۆ سوننە و کورد ببات. لاوازی سوننە لە عێراق کاریگەری هەبوو لەسەر بژاردەی تورکیا بۆ ئەوەی زیاتر لە کورد نزیک ببێتەوە و لەگەڵیاندا بمێنێتەوە. لەلایەکی دیکەوە ڕاستیەکی گرنگ ئەوەیە کە لە نێوان تورکیا و کووردا پەیوەندیەکە زیاتر بریتیە لە پەیوەندی نێوان دوو دەستە بژێر. هەندێک جاریش دەگوترێت دوو بنەماڵە و دوو کەس کە زیاتر بەرژەوەندیەکانی وزە و ئابووری پێکەوەیان دەبەستێتەوە. بەم واتایەش ئەم پەیوەندیانە تا ئێستاش نەبوون بە پەیوەندی نێوان دەوڵەتی تورکیا لەلایەک و هەموو هەرێمی کوردستان وەک پانتاییەکی سیاسی لەلایەکی دیکەوە. هەبوونی گرێبەستی 50 ساڵە لە نێوان ئەردۆغان و بارزانی بەنهێنی نیشانەی ئەوەیە
کە ئەم دوو گروپە نیازی ئەوەیان هەیە کە بۆ ڕۆژگارێکی درێژ پێکەوە بن، بەڵام ئەوەیان شتێکی دیکەیە کە ئایا سەرکەوتوو دەبن یان نا. دەکرێت هەوڵە سەرنەگرتووەکەی کودەتای هەرە دوایی 15 تەموزی 2016 زەنگ و هێمایەکیش بێت لەوەی کە هیچ زەمانەتێک نییە کە ئەم ڕێکەوتنە تا سەر بەردەوام بێت. لە میانەی گەشەی پەیوەندیەکەدا تورکیا زیاتر بە بازار و وزە ئاشنا بوو. شایانی باسە کە لە سەرەتادا بە تایبەتی لە سەرەتای 1990کاندا یەکێتی نیشتمانی کوردستان زیاتر مەیلە و تورکیا بوو لە پارتی بە حکمی ئەلمانی بوونی یەکێتی بوونی کەرکووک لە جۆگرافیای نفوزی یەکێتیدا و خواستێکی یەکێتی واتە بە تایبەتی مامجەلال لە بینینی ڕۆڵێکی پۆزیتیڤ و ئەرێنی لە پەیوەندیەکانی نێوان کورد لە باکوور و دەوڵەتی تورکیا. بەڵام شەڕی ناوخۆ یەکێک بوو لەو هۆکارانەیە کە یەکێتی وەها لێ کرد کە لە ئێران نزیک ببێتەوە، یان ورتر بڵێن ئێران بە سوودبینین لە هێزێکی بچووکی وەک بزوتنەوەی ئیسلامی یەکێتی ناچار کرد زیاتر و زیاتر بچێتە ژێر ڕکیفیەوە. ڕەنگە بەشێکی زۆریش لەو نزیک بوونەوەیە هیچ جۆرێک بێت لە هۆکاری جوگرافیای سیاسی یا ئەوەی زۆر جار پێدەبێژین لەعنەتی جوگرافیا بێت. تورکیا لە گەڕانەوەیدا بۆ ڕۆژهەڵات ئەو ئەزمون و توانە پێویستەی نەبوو، ئەوەی هەیبوو ئابوووریەکی لاوەکی و بڕێکی زۆر لە لووتبەرزی و ناشارەزایی بوو. وەک چۆن ئێران خەونی دروستکردنی پانتایی نفوزی هەیە بە هەمان شێوە تورکیاش خەونێکی وەهای هەیە. تورک وەک قوڵایی استراتێژی داودوغڵو پیشانی دەدات ئارەزووی هەبوونی ئەو قوڵاییەیان لە ڕێگای نفوزەوە یا ڕاستتر بڵێن ئەو نفوزە بەکار بهێنن بۆ دەستگەیشتن بۆ قوڵاییە بۆ ئەوەی دوجار قوڵاییەکە ببێتەوە بە سەرچاوەی هێزی نفوزەکە. لە پەیوەست بە کوردەوە ئەمە پێکەوە گرێدانی دوو خاڵە، خاڵێکیان لە حەلەبەوە دەست پێ دەکات، خاڵەکەی دیکەشیان لە کەرکووک کۆتایی دێت. بەم واتایەش لە تورکیا بۆچوونێکی بەهێز هەیە کە دەخوازێت ئەو ناوچانەی دەکەونە سەرووی هێڵی نێوان ئەم دوو خاڵە وەک بەشێکی دانەبڕاو لە ئەنادۆڵ ببینێت و مامەڵەی لە تەکدا بکرێت. ئەم ناوچەی نفوزە وەک لە نەخشەی لاپەڕەی 172 ئەم کتێبەدا دیارە دەگەڕێتەوە بۆ نەخشەی تورکیای ساڵی 1923. ئێستا تورکیا لەسەر ڕێگایەکی نوێیە. تورکیا هەتا دێت وەک وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لێدێت نەک وەک ئوروپا. ئەم وڵاتە لە پاشەکشەدایە بە تایبەتی لە بواری فەرمانڕەوایی دموکراتی و ئازادیەکاندا. بەڵام ئەگەر دیکتاتۆریەتی سیستەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زۆر حاڵەتدا لەسەر داهاتی نەوت دەژی، ئەوە تورکیا ئەو سەرچاوەی داهاتی نییە. بۆیە ئەستەمە لە تورکیا بتوانرێت بەو ئاسانیە سیستەمی دیکتاتۆری بەرهەم بهێنرێت. دەکرێت وڵاتێک دیکتاتۆری بێت بەبێ نەوت، بەڵام ئەستەمە وڵاتێکی بەهێز بێت. لە دەرەنجامی کودەتا شکست خواردووەکەی 15 تەموزی 2016 هەموو ئاماژەکان بۆ ئەوە دەچن کە تورکیا کەمتر لە جاران بتوانێت پشت بە سوپاکەی ببەستێت. سوپای تورکی بە پرۆسەیەکی پەرتبوون و سەر لە نوێ بنیادنانەوەدا دەچێت. چیتر ئەم سوپایە یەکدەست و یەک ڕەنگ نییە. دامەزراوەی سوپا قلیش و درزی تێکەوتووە. پێشتر سوپا وەک یەکدەست و یەکڕیز و پارێزەرێکی بەهێز و سەرسەختی کەمالیزم تەماشا دەکرا، بەڵام دوای کودەتاکە ئەم وێنەیە گۆڕانکاری بەسەرداهات و ئەم سوپایە چیتر یەکدەست و یەکڕیز نییە. ئێستا لە کاتی نووسینی ئەم دێڕانەدا ئەوەی سەنگی مەحەکە لە چارەنووسی پەیوەندیەکانی تورکیا و ناوچەدا بە تایبەتی باشووری کوردستان ئەوەیە ئایا تورکەکان چ ڕۆڵێکیان دەبێت لە پاش مووسڵ؟ ئەم شارە بۆ تورکیا وەها دەبینرێت وەک ئەوەی کە خاڵی هاتنە ناوەوەی عێراق بێت. هەروەها ئەم وڵاتە خاوەن پەیوەندیەکی مێژوویە بە مووسڵەوە.
بەڵام دەشکرێت بڵێن کە خاڵێکی گرنگی یەکلاکەرەوە لە هەڵوێستی تورکیادا مەسەلەی قەڵەمڕەوی شیعەیە لە عێراق و ئەستراتێژ و هەژمۆنی ئێرانیە لە ناوچەکەدا. هەڵبەتە ئەم دوو مەسەلەیەش دوو پرسی گرنگ دەبن لە قۆناغی دوای مووسڵ و بە ئەگەری زۆر لەو قۆناغەدا ململانەیەکی ئاڵۆز لەسەر مووسڵ بێتە گۆڕێ کە تیایدا ئاستەکانی هەرێمی کوردستان و عێراق و ئیقلیمی بە تایبەتی ئێران و تورکیا ئامادەیی توندیان دەبێت. ئەوەی لە ئێستاشدا دەکرێت بکوترێت ئەوەیە کە ناوخۆی ماڵی کوردی ئامادە نییە بۆ ئەوەی ئەسپی خۆی تاو بدات لە یاریە ئاڵۆزەکانی دوای ڕزگارکردنی مووسڵدا. نەبوونی یا هەر نەبێت لاوازبوونی ڕۆڵی تورکیا لە مووسڵ دەکرێت کاریگەریەکی ئەوتۆ بکاتە سەر تورکیا کە ئەم وڵاتە وەک ئەکترێکی سەرەکی لە ناوچەکە بکێشێتە قاوەخی خۆی و زیاتر سەرقاڵی ناوەوەی خۆی بێت. ئەمە لە کاتێکدایە کە پێشمەرگە وەها دەبینرێت وەک ئەوەی بەشێک بێت لە پلانی تورکی سونی. هەر ئەمەش هۆیەکە بۆ ئەوەی حکوومەتی عێراقی بە توندی پێداگری بکات لەسەر ئەوەی کە پێویستە تورکیا بەشداری لە پرۆسەی ئازادکردنەوەی مووسڵدا نەکات و دوای بە ئەنجام گەیاندنی پرۆسەی ئازادکردنەوەش یەکسەر بکێشێتەوە. هاوکاریەکانی ئامریکاش بۆ پێشمەرگە لەوە دەچێت و ئەگەری هەیە تەنها بۆ ماوەی جەنگی مووسڵ بێت، پاشان بەردەوام نابێت. بەڵام پێشوەچوونێکی ئەوەها گرێدراوی تەواوی بۆچوونی ئامریکاشە لەمەڕ پرۆژەی دەوڵەتی عێراق و پرسیاری ئەوەی ئایا تاکەی ئامریکا لەسەر هەڵوێستی خۆی لە پشتگیریکردنی بەغدا و لەوێشدا عێراقێکی یەکبوو بەردەوام دەبێت. هەموو ئەمانە ئاماژەن بۆ لاوازبوونی بەرەی سوننە و پارتی و تورکیا. سەرباری هەموو ئەمانە سوننە لە ململانێ سەختدان لەگەڵ یەکتردا. جگە لەوەش بە ئەگەری زۆر سوننەش دوای مووسڵ دەگەنە ئەو باوەڕەی ئیتر دوای داعش دواکارتیان کە تۆنڕەوی ئیسلامیە لە ڕێگای داعشەوە سووتا. لێرەدا واتە لەگەڵ دەراویشتە و دەرەنجامی ئەوەها دەکرێت سوننەی عەرەب لە عێراق بگەنە ئەو باوەڕەی کە ئیتر چارە نییە دەبێت سوننە واز لە وەهمی گرتنەوە دەستی دەسەڵات و باڵا دەستبوون بهێنن. هەڵبەتە جگە لە ڕەهەندە ناوچەیەکە لە داهاتوودا پێشوەچوونەکانی ناو خودی تورکیا کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر ڕۆڵی ئەم وڵاتە لە ناوچەکەدا دەبێت. بە تایبەتی دوای کودەتاکەی تەمووز لەوە دەچێت تورکیا پێ بنێتە قۆناغی نائارامی، ناجێگیری سیاسی و تەنگەژەی ناوخۆی، هەر بەم هۆیشەوە نەپەرژێتە سەر دەرەوەی خۆی. سناریۆیەک کە لەم ئاراستەیەدا پێشتر باس کراوە ئەوەیە کە تورکیا ببێت بە پاکستانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆ واتایەی کە پاکستان لە ساڵانی دواییدا باجێکی قورسی تێوەگلانی ئەو وڵاتەی لە شەڕ و پێشوەچوونەکانی ئەفغانستان لە 1980کان و 1990کان هەر لە پشتگیریکردنی مجاهدەکان تا هاتنە سەر فەرمانڕەوایی تالیبان دەدات. لەلایەکی دیکەوە لە ڕووی پێشوەچوونەکانی کوردستانی مەزن و بە تایبەتی ڕووداوەکانی ڕۆژاوای کوردستان دەکرێت بڵین تا ئێستا تورکیا و پارتی دموکراتی کوردستان نەیانتوانیوە ئەو شتەی کە هەوڵی بۆ دەدەن لەو بەشەی کوردستان بۆیان بچێتە سەر. جگە لەوەش جێگیربوونی زیاتری کۆنتڕۆڵ و فەرمانڕەوایی پەیەدە و بەدەستهێنانی پشتگیری و ڕەوایەتی نێودەوڵەتی زیاتر دەبێتە هۆی پاشەکشەی تورکیا و پارتی دموکراتی کوردستان، چونکە بەردەوام هەردووکیان یەک ئامانجیان هەبووە، ئەویش سنووردارکردنی باڵادەستی و سەرکەوتنەکانی پەیەدە بووە. لە ئەنجامدا دەکرێت ڕوو لە داهاتوو بڵین کە 1. پارتی ناتوانێت بە پشتی تورکیا دەوڵەتەکەی کە بانگەشەی بۆ دەکات ڕابگەیەنێت. 2. پارتی و تورکیا و سوننە ڕۆڵیان دوای مووسڵ کەمتر دەبێتەوە لە عێراقدا. 3. ئەم دوو خاڵە کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر هاوسەنگی هێز لە باشووری کوردستان دەبێت بە ئەگەری زۆر
بە دەرهاویشتەی ئەوەی کە لە ڕەهەندی ئیقلیمیەوە پارتی پاڵپشتە ئستراتێژیە ناوچەیەکەی لە دەست دەدات. یا هەر نەبێت دەچێتە پێگەیەکی بێهێزترەوە. دەرەنجام پارتی ناچارە بە نزیک بوونەوە لە هێزە کوردیەکانی دیکە لە باشوور. پێدەچێت هەرم هۆکارەش بێت وا لە پارتی و مەسعود بارزانی بکات ئەوەندە لە خەمی قۆناغی دوای مووسڵدا بن. هەر لە ئێستاوە دەخوازرێت پێگەی بەهێزی لە قۆناغی دوای ڕزگاری مووسڵ بپارێزێت و بەرەو لاوازبوون گۆڕانکاری بەسەردا نەیەت. ئەگەر دەوڵەتی کوردی لە باشوور دەوڵەتێکە بە پشتیوانی تورک یان پارتی دادوگەشە پێدان بۆ فراوانکردنی ناوچەی قەڵەمڕەوی تورکیا لە ناوچەکەدا دادەمەزرێت، ئەوە بە ئاسانی دەتوانین بڵین کە ئەم بژاردەیە لە ئێستادا گوڕوهێزی جارانی لەدەستداوە و بە ئەگەری زۆر لە قۆناغی دوای ڕزگاری مووسڵیش حاڵەتی لاوازی ئەم بژاردەیە جێگیرتر دەبێت. لەلایەکی دیکەوە کورد لە ئاستێکی دیکەدا دەتوانێت سوود لە لاوازی و گۆشەگیری تورکیا ببینێت بەوەی پشتگیری نێودەوڵەتی بۆ پرۆژەی دەوڵەتی خۆی بەدەست بهێنێت. ئەگەر تورکیایەک لە ڕابردوودا کەم توانە دەرکەوت بێت لە هەوڵەکانی بۆ هەژمونی ئیقلیمی، ئەوە لە داهاتوودا تەنانەت بێتواناتر و بێهێزتریش دەبێت. بۆیە ئەم وەرچەرخانە بە سوودی پرۆسەی بە دەوڵەتبوونی کوردستان دەبێت. جگە لەوەش تورکیا زۆرێکی لە پێگەی استراتێژی خۆی لە چاوی وڵاتانی ڕۆژاوا لە کۆتایی جەنگی ساردەوە لە دەست داوە. ئێستاش هەرچەندە رووسیا وەک مەترسی و هەڕەشە دەربکەوێت بۆ سەر وڵاتانی ڕۆژاوا، ئەوە لە بەرانبەردا شتێکی بەڵگە نەویستە کە تورکیا جارێکی دیکە ناتوانێت ڕۆڵی استراتێژی و گرنگی خۆی بۆ ڕۆژاوا بگەڕێنێتەوە. ئەمەش بە زۆر هۆ کە لێرەدا بواری قسە لە سەرکردنیان نییە. لە هەنووکەدا پێویستە هێزەکانی دیکەی کوردستان واتە هێزە سیاسیەکان جگە لە پارتی پەرە بە پەیوەندیان بدەن لەگەڵ تورکیا و لە هەمان کاتدا هەوڵ بدەن جۆری پەیوەندیەکە بە ئاراستەیەکی دیکەدا ببن. ئاراستەی داڕشتنەوەی ئەم پەیوەندیانە لە نێوان تورکیا لەلایەک و تەواوی پانتایی سیاسی لە باشووری کوردستان لە لایەکی دیکەوە، نەک تەنها پانتایی پارتی دموکراتی کوردستان. هەروەها ئەم پەیوەندیە لەسەر حسابی پارچەیەکی دیکەی کوردستان نەبێت. ئەمە لە ئێستادا لانی کەمی ئەو بژاردەیەیە کە لە بەردەم هێزە سیاسیەکانی دیکەی باشووری کوردستاندایە، بۆ ئەوەی هەر نەبێت مقدراتی باشووری کوردستان لە پەیوەندی ئیقلیمیەکاندا بۆ سەرکشی و سیاسەتێکی پڕ لە مغامرە لەلایەن هێزێکەوە بەکار نەبرێت. پەیوەندی لەگەڵ تورکیا بەم شێوەیە کە ئێستا هەیە لە قازانجی کورد نییە لە هیچ پارچەیەکی کوردستاندا. پەیوەندیەکان لەسەر لۆژیکێک بنیادنراوە کە دوو ڕەهەندی سەرەکی هەیە. یەک، لە ڕووە کوردیەکەیەوە ئەم پەیوەندیانە لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە قۆڕق کراون و سروشتی پەیوەندیەکە زیاتر لە سندوقێکی ڕەش دەچێت کە لە باشترین حاڵەتدا لە دوو دیوی سنوور واتە لە تورکیا و باشووری کوردستان تەنها چەند کەسێک ئاگاداری وردەکاریەکانی ئەم پەیوەندیەن. دوو، لەم لۆجیکەدا تورکیا دەخوازێت بەلایەنێکی کوردی بڵێت من پشتیوانی دەکەم بە مەرجێک تۆ دژایەتی هێزە نەیارەکانم لە پارچەکانی دیکەی کوردستاندا بکەیت، بە تایبەتی لە باکوور و ڕۆژاوا. هەر لە بەرانبەر ئەم لۆجیکەش زۆر گرنگە ئەم قۆڕخکاریە لە پەیوەندیەکاندا تێک بشکێت. ئەگەرنا بەردەوامی ئەم قۆڕخکاریە دەتوانێت کارەساتبار بێت بۆ کورد و هەرگیز لە خزمەتی پرۆژەی سربەخۆییدا نەبێت. سووریا ناوێکە بۆ کۆمەڵێک ئاماژە. سووریا ئەمڕۆ وڵاتێکە کە بووەتە گۆڕەپانێکی ململانێ ناوچەیی و نێونەتەوەیی، بەڵام لە هەمان کاتدا بووەتە شوێنی سەرهەڵدانی بوونێکی نوێی کوردیش، ئەو بوونەی کە دەتوانێت ببێت بە قوڵایی استراتێژی هەرێمی کوردستان. لەلایەکی دیکەوە پەیوەندی نێوان ڕۆژاوا و هەرێم خراپە.
خراپی ئەم پەیوەندیەش ڕنگدانەوەی ئەو دابەشبوونە خێڵەکی و شەخسی و حیزبی و نیمچە ئایدیۆلۆژیەیە کە بزوتنەوەی کوردایەتی تیایدا دەژی. ڕۆژاوا لە ساتە وەختی لەدایک بووندایە. پارادۆکس واتە مفارقەکە ئەوەیە کە دەرکەوتنی داعش هاوکاریەکی زۆری ئەم پرۆسەی دەرکەوتنی کورد و ئیدارەی کوردی کردووە لە ڕۆژاوا، بە تایبەتی لە ڕووی پشتگیری نێودەوڵەتی و قبوڵکردنی ئەم دەرکەوتنە. بەڵام لە هەمان کاتیشدا داعش دژایەتیەکی سەرسەختانەی ئەم دەرکەوتنە کوردیەی کردووە. ئەمە یەکەم جار نییە لە مێژوودا کە نەیارێکی کوردەکان ببێتە هۆی پەیداکردنی دۆست بۆ کورد. بۆ نمونە سەدام و هەلە کوشەندەکانی بوون بەهۆی ئەوەی کە کورد لە عێراقدا ببێت بە چەقی گرنگی پێدانی نێودەوڵەتی. بەڵام ئەمە یەکەم جارە هەڵبەتە بەهۆی ڕەفتاری نەیارەکانی بەم ڕادەیە و بەم فراوانیە پشتگیری نێودەوڵەتی بۆ کورد ڕوو بدات. لە لایەکی دیکەوە مەترسی گەورە ئەوەیە کە ئەم پشتگیری و دۆستایەتیەی کورد درێژخایەن نەبێت و تەنها تا کۆتایی هێنان بە هەڕەشەی داعش بڕ بکات. لە بەشێکی دیکەی ئەم باسەدا قسەمان لە پەیوەندی کوردی لە هەمبەر مەسەلەی دەوڵەتی کوردی کرد. باڵادەستی پارتی کرێکاران و دژایەتی ئەو هێزە بۆ بیرۆکەی دەوڵەت وەها دەکات کە ڕۆژاوا هاو ئامانج نەبێت، یا ڕاستتر بڵین ئامانجەکەی بە زەرورەت لەگەڵ ئامانجی سربەخۆییدا یەکانگیر نەبێت. بە هەر حاڵ تا ئێستا وا بووە. بەڵام بە فیدراڵ بوون دەکرێت هەنگاوێک بێت لە ئاراستەی سربەخۆییدا. لە لایەکی دیکەوە گۆڕانکاری لە فیدرالیەوە بە ئاراستەی سربەخۆیی لە ڕۆژاوادا بە شێوەیەکی سەرەکی وابەستەی سێشتە. 1. پەکەکە گۆڕانکاری لە بۆچوونی ساڵانی دوایی خۆیدا بکات کە بۆچوونێکی دژە دەوڵەت نەتەوە بووە. 2. پەکەکە بگاتە ئەو باوەڕەی کە دەکرێت سیاسەتێکی هاوتەری پیادە بکات کە ئەویش ئەوەیە ڕۆژاوا دەتوانێت بەرەو سربەخۆیی بڕوات. بەڵام لە باکوور شتێکی دیکە بۆ کورد کەمتر لە دەوڵەت فراهم دەبێت لەبەر ئەوە ئەم شتە کەمترە لە دەوڵەت دەخوازێت. 3. ڕۆژاوا بتوانێت بە شێوەیەک لە شێوەکان خۆی لە هەژمۆنی گوتاری دژە دەوڵەتی پەکەکە ڕزگار بکات، ئەگەرچی ئەم بژاردەیە ئاسانیش نییە. بیرۆکەی ئەوەی کە پەکەکە هەڵی گرتووە بەوەی من دەتوانم لەگەڵ ئەوی تردا بژیم، بەوەی بڵێم من نیم یان من لە تۆ گیان نابمەوە، بیرۆکەیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژاواش تاقی کراوەتەوە و دەرەنجامەکەشی زۆر جار قڕکردن بووە. جوولەکەکانی ئوروپا زۆربەیان بڕوایان بە تێکەڵبوون و ئاوێزانبوون بوو و بوون بە هاووڵاتی ژمارە 1 لەو کۆمەڵگایانەی کە تیایاندا دەژیان. بەڵام لە بەرانبەر ئەمەدا هەرگیز ئەوانی دیکە سنگیان بۆ جوولەکەکان نەکردەوە، بەڵکو زیاتر و زیاتر ڕقیان لیان بووەوە تا پرۆسەکە بە هۆلۆکۆست کۆتایی هات. پێکەوە ژیان بەدەر نییە لە هێز، واتە دەبێت خاوەن هێز و توانست بێ بۆ ئەوەی لەگەڵ ئەوانی دیکەدا وەک هاووڵاتی ژمارە 1 بە هەموو مافەکانەوە بژیت. پەراوێز لێرەدا هێز بە زەرورەت بە مانای هێزی چەکداری و خۆپڕچەککردن نایەت، بەڵکو دەکرێت زۆر مانای دیکە ببەخشێت. هەر بۆ نمونە ئەمڕۆ کورد لە باشووری کوردستان خاوەن هێزێکی چەکداری زۆرە و پشتگیری نێودەوڵەتیشی هەیە، بەڵام ئەمە بە زەرورەت وا ناگەیەنێ کە کورد لە باشوور خاوەن هێزە. لە ڕاستیدا دەتوانین بڵین کورد لە باشوور زۆریش بێهێزە، کاتێک یاسا ڕێزی لێ ناگیرێت. گرنگترین دەستگای دەسەڵاتی گەل واتە پارلەمان پەک دەخرێت. حیزب دەستی لە بینەقاقای دەوڵەت گیر کردووە. ناڕەوایەتی دموکراتی باڵا دەسترە لە ڕەوایەتی دموکراتی و سیاسی. کورد بەمانە سیاسیەکەی زۆر پەرتەوازەیە، کەم یا زۆر بەسەر ئەجندا ئەقلیمیەکاندا دابەش بووە و هێدێت. لەمەش هەمووی خراپتر ئێستاش ئەگەری ئەوە هەیە کە ئەم هەموو هێزە چەکداریە ببێتەوە کەرەستەیەک
بۆ شەڕ و پێکدادانێکی دیکەی کورد بە کورد کوشتن. لە چرکە ساتێکی ئەوەهادا نەبوونی ئەم هێزە چەکدارانە لە بوونیان باشترە، چونکە ئەو کاتە کە لە ململانێ و دژایەتی یەکتریشدا بین، کەرەسەی یەکتر کوشتن و یەکتر قڕکردنمان نییە. کۆتایی پەراوێز. پێکەوە ژیان بەدەر نییە لە هێز، واتە دەبێت خاوەن هێز و توانست بیت بۆ ئەوەی لەگەڵ ئەوانی دیکەدا وەک هاوڵاتی ژمارە یەک بە هەموو مافەکانەوە بژیت. لە نەبوونی یەکسانی لە توانست و هێز و دەرفەتدا نایەکسانی بەرهەم دێت. کەواتە تەنها بۆ سربەخۆبوون پێویستت بە هێز نییە، بەڵکو بۆ ئەوەی وەک ئەوی دیکە هاوڵاتی ژمارە یەک بیت، پێویستە پارسەنگی هێز بە شێوەیەک بێت کە لە بەرژەوەندی تۆدا بێت بۆ ئەوەی ئەوانی دیکە دان بە یەکسانبوونی تۆدا بنێن. هەمان دیاردە لە ڕۆژهەڵات بۆ نمونە بۆ حاڵەتی مەسیحیەکان ڕاستە. ئێستا بە چاوی خۆمان دەبینین کە چۆن مەسیحیەکانی ڕۆژهەڵات بەبێ ئەوەی خاوەن هیچ خواستێکی جودایی و دەوڵەتی سربەخۆ بن و تەنانەت بەردەوامیش تێکەڵی کۆمەڵگاکانیانن، کەچی وا وردە وردە بەرەو نەمان دەچن. پێکەوە ژیان گۆتارێکی ئایدیالی جوانە، بەڵام دەکرێت بەدەستهێنانی بەقەت جیابوونەوە ئەستەم بێت. لە ڕاستیدا بە پێی ئەزموونی هەندێک گەلانی دیکە یەکسان بوون هەندێک ئەستەمتریش بووە لە جیابوونەوە. پێکەوە ژیان ئەو کاتە دەبێتە واقعێکی جوان ئەگەر هەمووان بەڕاستی ویستی پێکەوە ژیانیان هەبێت و هەمووان بوونیان وەک یەک، نەزۆر و نەکەم، دان پیانراو بێت. بەڵام ئایا پێکەوە ژیان لەگەڵ کەسێک یان لایەنێکدا دەکرێت کە باوەڕی وایە ئەو باڵا دەستە و بەردەوامیش نکۆڵی لە بوونت بکات؟ نەک هەر ئەمە، بەڵکو بە جوورەها مێتۆد کار بۆ تواننەوە و لە ناوبردنیشت بکات؟ ناتوانیت لەگەڵ کەسێکدا بژیت کە بوونی تۆ نزمتر و کەم بەهاتر لە بوونی خۆی ببینێت، بەڵکو تەنانەت بە تەواوەتی نکۆڵی لە بوونیشت بکات. شتێکی لۆژیکی نییە کە بووێک لەگەڵ نەبووێکدا پێکەوە بژین. پێکەوە ژیان ئەو کاتە فەراهەم دەبێت کە هەردووکیان بە یەکسانی ببن و بوونیان دانپیانراو بێت. چونکە ئەوەی کە نکۆڵی لە بوونی تۆ دەکات لە هەر کوێدا تۆ دەرکەوتی، ئەوە هەڵبەتە هەوڵی سڕینەوەشت دەدات. دەرەنجام پێکەوە ژیانی ڕاستەقینە ئەوەیە کە هەمومان خاوەن ماڵی خۆمان بین و دراوسەیەکی باشی یەکتر بین. نەمانی سووریا دەرفەتێکە بۆ دەوڵەتی کوردی، جا چ لە ڕۆژاوە چ لە باشوور، و چ دەوڵەتێک کە لە هەردووکیان واتە باشوور و ڕۆژاوا پێک بێت. ئەم دەرفەتە لەم چەندیدەوە خۆی دەبینێتەوە. یەکەم، نەمانی سووریا وەک دەوڵەتێکی ناوەندی نکۆڵی کەر لە کورد. دووەم، دروستبوونی پانتاییەکی کوردی لە ڕۆژاوا کە ئاسانکاری و پشتیوانی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بۆ هەرێم دابین دەکات. سێەم، سووریا جارێکی دیکە نابێتەوە بە وڵاتێکی ناوەندی بەهێز، بە تایبەت وڵاتێک کە لە مێژوودا لانکەی ئوروبە و ناسیۆنالیزمی عەرەبی بووە و سەرچاوەی یەکێک لە دڵڕەقترین پرۆژەی ئینکار و بە عەرەبکردن و تواننەوەی کورد بووە. چوارەم، پەرتبوونی سووریا ئاسانکاریەکی زیاتر دەکات بۆ دروستبوونی کورد. پێنج، ئامریکا. سیاسەتی فەرمی ئەمریکی هەتا ئێستا بریتی بووە لە جەختکردنەوە لە یەکپارچەیی خاکی عێراق. ئەمریکیەکان لە پاش هاتنیان بۆ عێراق لە 2003 هەوڵیاندا عێراقێکی نوێ و یەکبوو بهێننە کایە. ئەمریکیەکان عێراقی سەددامیان وەها دەبینی کە کێشەی سەرەکی ئەوە بووە کە فەرمانڕەوایی لەلایەن کەمینەیەکەوە قۆرغ کرابوو، کە
کە کەمینەی سونی عەرەب بوو. بۆیە ڕێگاچارەی ئەوان ئەوە بوو کە دەوڵەتی عێراقی دوای سەدام لەسەر بنەمای فەرمانڕەوایی سیستمی فێدرالی دا بمەزرێتەوە و حکم بکرێت. ئەم سیستەمە فێدرالەش یان لە شێوەی پارێزگاکان کە نمونەی ئامریکا خۆیەتی یان ئەوەی دوایی بە کردار. بە هەرحاڵ تاکو ئێستا تەنها هەرێمە فێدرالیە کوردیەکەی لێماوەتەوە. ئەمریکیەکان بۆ ئامادەکاری و دواتر بەرجەستەکردنی ئەم جۆرە سیستەمە هەمیشە ناوی خەڵکی عێراقیان وەها بردووە کە بریتین لە سێ پێک هاتە: سونە، شیعە لەگەڵ کورد. دیارە سیستەمی فێدرالی وەک نمونەیەک بۆ ڕێگری لە دروستبوونەوەی دیکتاتۆریەت پێشتر ئامریکا پیادەی کردبوو، هەروەک دواتر لە ئەڵمانیای ڕۆژاوا و نەمسای پاش جەنگی دووهەمی جیهانیش بەرجەستەکرا. هەروەها ئەم بیناسازیە لە فەرمانڕەوایی وەک ڕێگایەک بۆ هێشتنەوەی جیاوازی لە پێناو ڕێگەگرتن لە ناسیۆنەلیزمی تۆندڕە و بینراوە. ئەم مۆدلە لە سەر بنەمای یۆتۆپیایەک بوو کە هەرزوو بوو بە دیستۆپیا. دیستۆپیا بە پێچەوانەی یۆتۆپیاوەیە. ئەگەر یۆتۆپیا جێگایەکی بێوێنە باشە، ئەوە دیستۆپیا جێگایەکی بێوێنە خراپە. ئەم یۆتۆپیایە بانگەشەی بۆ ئەوە دەکرد کە پێکهاتە جیاوازەکان لە جێگاکانی خۆیان حکمی خۆیان بکەن، هەمووشیان بە یەکەوە لە بەغدا حکمی عێراق بکەن. بەڵام عێراق هەمیشە وڵاتێکی لاواز بوو. هەرکە درزی تێکەوت، ئیتر درزەکان بوونەتە قلیش و قلیشەکان بوونەتە کەلێن و کەلێنەکانیش بوونەتە سنوور. ئەمە هەروەها لە ئاستی کۆمەڵایەتی، تایفی و ئێتنیشدا ڕوویدا. بەم پێیە پێکەوە نووسانی عێراق کە لە مێژوویدا پرۆژەیەکی سەرکەوتوو نەبووە، ئەمڕۆ زیاتر لە ئەستەم دەچێت تا هەر شتێکی دیکە. بۆیە دەتوانین بڵێین کە مۆدلی عێراقی ئەمریکی کە لە ڕاستیدا درێژکردنەوەی مۆدلی بریتانیە لە عێراقێکی یەک بوو، بە هەموو پێوەرێک کۆتایی هاتووە، یان ئەگەر درێژەش بکێشێت ئەوە وەک شکست خواردووێک و یەکەیەکی پڕکێشمەکێش و درز و گرژی و قەیران درێژێ دەبێت. بەڵام سەرباری ئەمە ئامریکا هەتا ئێستا هەر سیاسەتی یەکپارچەیی خاکی عێراق پەیڕەو دەکات. پێمان وانییە ئامریکا لە گرفتە بنەڕەتیەکانی عێراق بێئاگا بێت. بەڵام کێشەکە لەوەدایە کە تێڕوانینی ئامریکا بۆ عێراق یان سیاسەتی ئامریکا بۆ عێراق تەنها لە بینینی کێشەکانی ناو عێراقەوە هەڵناقۆڵێت. ئامریکا هێزێکە کە سەرتاپای دنیا بگرە گەردون هەمووی بە قوڵایی ئستراتێژی خۆی دەزانێت. بەم مانایەش ئەم وڵاتە لە ڕوانگەیەکی زۆر فراوانترەوە لە کێشەکانی عێراق و تەواوی ناوچەکە دەڕوانێت، نەک تەنها لە ڕوانگەی کێشە ناوخۆیەکانی عێراق. جگە لەمەش پەرتبوونی عێراق دوای ساڵانێک لە هەوڵی ئامریکا بۆ هێشتنەوەی بە شێوەی یەک بوو، وەک شکست بۆ ئامریکا لە قەڵەم دەدرێت. پەراوێز بۆ نمونە لە تویتێکی خۆیدا سەرۆکی نوێی وڵاتە یەکگرتوەکانی ئامریکا دۆناڵد ترامپ باس لە دێوێکی دیکەی شکستی ئامریکا لە عێراق دەکات و دەڵێت ئێران بە خێرایی و زیاتر دەست بەسەر عێراقدا دەگرێت، لەگەڵ ئەوەشدا کە ئامریکا 3 تریلیۆن دۆلاری لەو وڵاتەدا سەرف کردووە. twitter.com real Donald Trump. کۆتایی پەراوێز. بە تایبەتی کە بەهانەکانی هاتنی ئامریکا بۆ عێراق بنەما ڕەواکانی لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە بەردەوام لەژێر نیشانێ پرسیاردا بوون. لە هەمان کاتدا دوای داگیرکردنی عێراق ئامریکا دوچاری شەڕێکی سەخت دژی تیرۆر بووەوە و جگەر لەوەش بەبێ کۆتایی هاتنی ئەم شەڕە لە عێراق کشایەوە. ئەگەر دوای ئەمە هەمووی دوای وەبەرهەمهێنانی وەک ئاماژەی پێدرا 3 تریلیۆن دۆلار لە پرۆژەی عێراقی یەک بوو دابەشبوونی عێراق قبول بکات، ئەوە مانای وایە شکستەکەی بەلووتکە دەگات.
بوونی ئۆباما بە سەرۆکی ئامریکا هاوتەری بوو لەگەڵ ماندووبوون و بێزاری ئەمریکیەکان لە جەنگ و وازهێنانیان بوو لەوەی کە باس لە دموکراسی و حکمی ڕەشید و ئازادی بکەن. دوجار گەڕانەوەی بۆ پێکهاتە و خەسڵەتی کۆمەلگای عێراق خۆی کە بریتیە لە کاریزما پەرستی و شەخص پەرستی و خۆخۆری و درزە کۆمەڵایەتیە قوڵەکان و عەشیرەتگەری و هێدێت. دەرەنجامی ئەمە ئەوەیە کە ئەمریکیەکان ئەوداڵی کەسێکی بەهێزن لە عێراق کە دۆستیان بێت و دۆخەکەیان بۆ هێمن بکاتەوە، بەڵام ئەمەش هەرگیز کارێکی ئاسان نییە. چونکە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو کەسە بەهێزە کییە کە عێراقیەکان پێڕازی ببن و ئەو کەسە خۆیشی هێزە ئیقلیمی و جیهانیەکان ڕازی بکات. دوجار ئەمە دەمانگەیەنێتە ئەو دەرەنجامەی کە گومانێکی بەهێز بێنینە دەنگ بە شێوەی پرسیارێک و بڵێن ئایا ئەسڵەن کەسێکی ئەو تۆ بەهێز لە عێراق هەیە کە ئەو هەموو پشتگیریەی هەبێت و ئەو هەموو لایەنانە پێی ڕازی ببن و ئەو هەموو ئەرکانەش بەجێ بگەیەنێت؟ سیاسەتی دەرەوەی ئامریکا کە هەمیشە تێکەڵکێشە لەگەڵ سیاسەتی ئاسایشی نیشتمانی ئامریکادا لە نێوان هەردوو جەمسەری ئاسایش و برەودان بە دموکراتیەت جەولانێت دەکات. ئەگەر ئاسایشی نیشتمانی بە پێ دانیێل یێرگن دەگەڕێتەوە بۆ کۆنگرەی یاڵتا، پەراوێز دانیێل یێرگن 1977 Shattered Peace: The Origins of the Cold War and the National Security State, Penguin. لە سەرەتادا چەمکی ئاسایشی نیشتمانی زیاتر باس بوو لە هێز و توانستی سەربازی دەوڵەت، بەڵام دواتر ئەم چەمکە گۆڕانکاری بەسەرداهات و فراوانتر کرا بۆ ئەوەی بواری دیکەش بگرێتەوە، وەک بۆ نمونە بوارەکانی ئاسایشی ئابووری، ئاسایشی ژینگە، ئاسایشی وزە و هێدێت. کۆتایی پەراوێز. ئەگەر ئاسایشی نیشتمانی بە پێ دانیێل یێرگن دەگەڕێتەوە بۆ کۆنگرەی یاڵتا پاش جەنگی دووهەمی جیهانی، ئەوە برەودان بە دموکراسی دەگەڕێتەوە بۆ گۆتارەکەی ڕۆناڵد ڕێیگن لە پەرلەمانی بریتانی لە ساڵی 1982. دوجار ئێستاش ئاسایشی نیشتمانی ئامریکا و ئاسایشی هاوپەیمانانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەفزەلیەتی ژمارە یەکە لە سیاسەتی ئامریکادا. ئەمە هەر بۆ نمونە لە هەڵوێستی ئامریکا بە جوانی دەرکەوت لە مەسەلەی پەکخستنی پەرلەمانی کوردستان و بەردەوامی مامەڵەکردن لەگەڵ مەسعود بارزانی وەک سەرۆکی هەرێمی کوردستان. ئەگەرچی ئەمریکیەکانیش باش دەزانن ئەوەی لە 12 تەشرینی یەکەمدا ڕوویدا بە هیچ پێوەرێک لە سیستەمی نیمچە دموکراتیشدا جێگای نابێتەوە، نەک هەر سیستەمی تەواو لیبرال دموکراتی. لەم حاڵەتەدا گرنگ ئەوەیە ئامریکا لە شەڕی داعشدا براوە بێت و لەم پرۆسەیەدا بنپێبوونی سیستەمی دموکراتی و بەرجەستەبوونی دەسەڵاتی ناشەرعی مەسەلەیەکی ئەوەنە گرنگ نییە. لە ڕووی ئابووریەوە ئەمریکیەکان دیدێکی نیئۆلیبراڵانەی خەیاڵپڵاویان هەبووە بەوەی عێراق بکەنە بازاڕی ئازاد و کەرتی گشتی بچووک بکەنەوە و کەرتی تایبەت گەشە پێ بدەن. ئەمە لە گوتارە ناسراوەکەی پۆڵ بریمەردا ڕەنگی دایەوە کە لە بەرواری 26 ئایاری ساڵی 2003دا بانگەشەی ئەوەی کرد کە عێراق کراوەیە بۆ بیزنس. ئەم دیدە لەو ڕۆژەوە بووەتە مایەی ڕخنەیەکی زۆر لە سیاسەتی ئامریکا لە عێراق. بە تایبەتی وەها دەبینرێت کە ئەم دید و هەنگاوە وەرچەرخانێکی هەپەسێنەر بوو کە ڕێگەکەی دەگەڕێنرێتەوە بۆ بیرمەندی ئابووریناسی ئەمریکی میلتن فریدمەن. دەرەنجامی ئەمە ئەو گەندەڵیە خەیاڵیەیە کە عێراقی گرتووەتەوە و خەسڵەتە هەرە گرنگەکانیشی نەبوونی دەستگا، نەبوونی حکوومەت، نەبوونی سیستەمی باج و سوورانەوەی دراو، نەبوونی چاودێریەکی کارامە و نەبوونی سیستەمێکی ئابووری تۆکمەیە. بە کورتی و بەچڕی کە لە دۆخێکی ئەوەهادا بازار ئازاد دەکەیت، ئەوە ئاسانە هەموو شتێک داڕمێت، هەروەک لە عێراق ئەمە ڕوویداوە. بەڵام ئەم دۆخە خەریکە گۆڕانکاری بەسەردادێت. بۆ نمونە لە دوا سەردانیدا بۆ عێراق جۆ بایدن جێگری سەرۆکی ئامریکا لە کاتی ئیدارەی باراک ئۆبامادا لەگەڵ ستافی باڵوێزخانەی ئەمریکی لە بەغداد کۆبووەوە.
لەوێدا بایدن ناومێدی خۆی بۆ پێکەوە ژیانی پێکهاتەکانی عێراق و هێشتنەوەی عێراق وەک وڵاتێکی یەکگرتوو دەربڕیوە. جێگای وەبیرهێنانەوەیە کە بایدن کاتێک لە کۆنگرس سەرۆکی لێژنەی پەیوەندیەکانی دەرەوە بوو، خاوەنی پرۆژەی دابەشکردنی عێراق بۆ 3 ناوچەی جیاواز بوو. بەڵام کاتێک بایدن جێگری سەرۆکە، ئەوە ناچارە سیاسەتی فەرمی وڵاتەکەی جێبەجێ بکات کە خۆی لە یەک پارچەی خاکی عێراقدا دەبینێتەوە. دیارە ئەوە ئیدارەی ئۆباما کۆتایی هاتوو لە کاتی ئیدارەی ئەم سەرۆکەدا گۆڕانکاریەکی بنەڕەتی بەسەر سیاسەتی وڵاتەکەی لەمەڕ عێراقدا نەهات. لەلایەکی دیکەوە سەرۆکی نوێ کەمیا زۆر دەرفەتی گۆڕانکاری هەیە، بەڵام چەندە و چۆنە ئەوە ئاسان نییە هەر لە ئێستاوە پێشبینی بکرێت. هەرچەندە هەر لە سەرەتای ئیدارەی نوێ هەندێک هێمای جیاوازی سیاسەتی ترامپ لەگەڵ ئیدارەی پێشوو دەرکەوتوون. دەرەنجام بەو شێوەیە کە پێشتر مەسعود بارزانی و پارتی گزارشتیان لێکرد کە گوایە بەر لە کۆتایی ماوەی ئیدارەی سەرۆک ئۆباما دەبێت پەلە بکرێت و ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی کوردستان بکرێت، هیچ بنەمایەکی نەبوو. بە واتایەکی دیکە دەکرێت لێرەدا بە ئاسانی بڵێن کە ئەوانەی پەلەیان بوو ڕێفراندۆم لە باشووری کوردستان بەر لە کۆتایی هاتنی سەرۆکایەتی ئۆباما بکرێت، ئەم بۆچوونەیان لەسەر بنچینەی هەڵسەنگاندنێکی درست و خوێندنەوەیەکی وردەکارانەی سیاسەتی ئامریکا و خەسڵەتەکانی ئەم سیاسەتەیان نەکردبوو. ئەگەرێکی دیکە کە بە باوەڕی ئێمە لاوازە بەڵام ئەگەرێکی کراوەشە ئەوەیە کە مەسعود بارزانی ئاگاداری هەندێک شت بوو بێت لەمەڕ سیاسەتی ئامریکا. لەبەر ئەوەش یا ڕاستتر بڵین دامەزراو لەسەر ئەو ئاگاداریە پەلەی کرد بێت، بەڵام ئەو ئاگاداریانەی بۆ خۆی هێشت بێتەوە و قۆرخی کردبن. هێشتنەوەی ئەم جۆرە لە ئاگاداری هەستیار لای تاکە سەرکردەیەک مەسەلەیەکی مەترسیدارە و دەکرێت جارێکی دیکە ئەوە پشڕاست بکاتەوە کە پرۆژەی ڕێفراندۆم و سەربەخۆیی لە باشووری کوردستان بووەتە دیلی دەستی سەرکردەیەک و هێزێکی سیاسی دیاری کراو، پرۆژەکە ڕفێنراوە. ڕەنگە ئامریکا هەرگیز خۆی بە فەرمی واتە وەک سیاسەتێکی ڕەسمی ئەو وڵاتە بە ئاشکرا و ڕاشکاوانە بانگەشەی ئەوە نەکات کە دەبێت عێراق دابەش بکرێت. بەڵام ئەگەر قەناعەتی لەلا دروست ببێت کە دابەشبوون باشترە لە مانەوەی یەکبوونێکی کێشەدار و خوێناوی، ئەوە ڕێگری لە دابەشبوون ناکات. تەنانەت بگرە ئاسانکاریش بۆ دابەشبوونەکە دەکات. دوجار زۆر گرنگە بۆ ئەوەی دوا ڕۆژ دابەشبوونی عێراق بارگاوی نەکرێت بەوەی کە دابەشبوونەکە پلانێکی یا ڕاستتر پیلانێکی ئەمریکی بوو، پێویستە دابەشبوونی ئەو وڵاتە بە هەندێک شێوازی دیکە بێت بۆ ئەوەی دابەشبوونەکە سروشتی دەرکەوێت و موری پیلانی ئەمریکی نەکەوێتە سەر. ئێمە بە تایبەتی پێمان وایە کە بۆ کورد زۆر گرنگە کە موری ئامریکا نەکەوێتە سەر دابەشبوونی عێراق، بە تایبەتی بە پەیوەندی لەگەڵ سەربەخۆیی کوردستان. کورد دوا ڕۆژ باجی ئەوە دەدات، دوور نییە باجێکی زۆریش، گەر موری ئامریکا کەوتە سەر دامەزراندنی دەوڵەتەکەی لە باشوور. لێرەدایە گرنگی ئەوەی کە ئیسکەی هەرە گرنگ لە ڕاگەیاندنی ئەو دەوڵەتە ڕاپرسیە و دوجار ئەم ڕاپرسیە لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە بە فەرمی دانی پێدا بنرێت. دوجار ڕاپرسی جگە لەوەی دەبێتە ئەو ئامرازەی کە لە ڕێگایەوە هەموو هاوڵاتیانی کوردستان دەبن بە خاوەنی شانازی سەربەخۆیی، دەشبێتە ئەو ئامرازەی کە سەربەخۆیی کوردستان لە موری پیلانی ئەمریکی دەپارێزێت، مورێک کە دوجار بە ئاسانی ئەم کوردستانە سەربەخۆیە دەکات بە ئیسرائیلی دووهەم. یەکێک لەو دیدە سەرەکیانەی کە باوە بۆ تێڕوانین لە سیاسەتی دەرەوەی ئامریکا ئەوەیە کە ئامریکا هەندێک جار چارەسەر یان نەمانی تەنگەژە بە بژاردەیەکی باش نابینێت بۆ مامەڵەکردن لەگەڵ دەرەوەدا.
بەڵکو هێشتنەوەی تەنگەژە یا ڕاستتر بڵین قەیرانێکی سنووردار بۆ زەمینەسازی بۆ ئیدارەی قەیران بەلایەوە بژاردەی گونجاوە. بۆ نمونە سیاسەتی ئۆباما بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بریتی بوو لە هاوتەریبکردنی سوننە و شیعە بەرامبەر یەکتر بۆ دروستکردنی هاوسەنگیەک کە لە ئەنجامدا جۆرێک لە ئاشتی سارد لە مودلێکی جەنگی ساردی پێشوو لە نێوانیاندا بهێنێتە ئاراوە. لە هەردوو دۆخەکەدا ئاشتی سارد و جەنگی سارد ئەمریکا بنیادێکی تەنگەژەیی بەردەوام دادەڕێژێت کە بە ئاسانی دەبێتە قەیران. جەنگی داعش هێندەی ئەزموونی عێراق کاریگەری هەبوو لەسەر دیدی ئەمریکا بۆ ناوچەکە. بەڵام دوای ساڵی 2014 واتە دوای پێشڕەویەکانی داعش عێراق جێگایەکی جیاوازە. ئەمریکا لە هاتنی داعش گەڕایەوە بۆ سیاسەتی کورتخایەنی ڕوبەڕووبوونەوەی سەربازی و ئەم دۆخە هەتا ئێستاش درێژەی هەیە. بەڵام بە نزیک بوونەوەی قۆناغی کۆتایی داعش دەبینین کە وردە وردە وەرچەرخان هەیە لە سیاسەتی ئەمریکادا. ئێمە لێرەدا دوو سێناریۆی دژ بە یەک لەبەرچاو دەگرین. یەکەم، جەختکردنەوەی ئەمریکا لەسەر پرۆسەی دیموکراتیزەکردن لە عێراق و هەرێم. دووهەم، پشتگوێخستنی دیموکراتیزەکردن. یەکەمیان دەبێتە هۆی ئاشتی و سەقامگیری لە هەرێم، بەڵام دووهەمیان دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەم بەشەی کوردستان دەبێتە سۆماڵ یان باشووری سوودانێکی دیکە. ئەم بۆچوونەش زیاتر زادەی ئەو تێڕوانینەیە کە دەخوازێت پێمان بڵێت جگە لەم پشتگوێخستنە بە ئەگەری زۆر خەباتی مەدەنی لەو بەشەی کوردستان بێ کۆتایی نییە وەک سناریۆیەک بۆ دوای داعش. ئەگەر کێشەکان بە تایبەتی قەیرانی دارایی و ئابووری چارەسەر نەکرێن، ئەوە کۆتاییەکەی دەکرێت ببێت بە وەرچەرخان لە حاڵەتی خەباتی مەدەنی بۆ حاڵەتی پێکدادانی چەکداری بۆ یەکلاکردنەوەی کێشەکان. جگە لەوەش لە دوای داعش دەکرێت زیاتر لەلایەنێک هەبن بخوازن شەڕ و پێکدادان بپەڕێتەوە ناوماڵی کورد لە باشووری کوردستان. لە کاتێکدا فشاری ئەمریکا بۆ دموکراتیزە بوون لە عێراق وها دەردەکەوێت کە هەنگاوێکی پۆزیتیڤ بێت، ئەوە لە هەمان کاتدا ڕەنگە ڕێگریش بێت لە جودابوونەوە و سربەخۆیی کوردستان. گرنگە لایەنی کوردی باش لەو پارادۆکسە واتە مفارقەیە نزیک ببێتەوە و تێگەیشتنێکی داڕێژراو لەسەر بنچینەی بەرژەوەندی نەتەوەیی و پرۆژەیەکی نیشتمانی بۆ بکات. یەکێتی ئوروپا لەبەر نەبوونی سوپا و ئەندامبوون لە ناتۆ و باڵادەستی ئەمریکا لەو ڕێکخراوەدا، هەروەها پێداویستی ئوروپیەکان بۆ هاوسەنگی هێز بەرامبەر بە رووسیا، ئەوە ئوروپا سەرباری جیاوازی لەگەڵ ئەمریکا هەموویان لە بڕیارە گەورەکاندا پشتگیری ئەو وڵاتە دەکەن. هەڵوێستی یەکێتی ئوروپا زۆر جار وەک زۆرێک لە شارەزایان جەخت دەکەنەوە هەڵوێستی ئەمریکایە بە کەمێک جیاوازیەوە، بەڵام دۆخی ئوروپا لە دوو ئاستدا مەترسیدارە. یەکەم، ئوروپا لە ناوەوە ڕوبەڕووی کۆمەڵێک قەیران بووەتەوە لە هەمان کاتدا لە سنوورەکانی لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەریای سپیدا ڕوبەڕووی شاڵاوی کۆچبەران بووەتەوە
بۆیە بڕیاری یەکێتی ئوروپا هی یەکپارچەیی خاکی عێراقە بە بەهانەی ئەوەی کە گوایە ئەم یەکپارچەییە مایەی سەقامگیری و گەشەی ئابووریە. پەراوێز بۆ زانیاری زیاتر بڕوان ڕاگەیاندنی ئەنجومەنی کاروباری دەرەوەی یەکێتی ئوروپا 23 حوزەیران ساڵی 2014 لە لوکسامبورگ. کۆتایی پەراوێز لێرەدا هەوڵ دەدەین لە دیدی ئوروپیەکانەوە هەردوو مەترسی کۆچ و تێرۆر لە یەک ڕوانگەوە ببینین، چونکە بەتایبەتی لە ڕەهەندی ئاسایشەوە ئەم دوو دیاردەیە زۆر تێکەڵکێشن. تێرۆر کۆچ بەرهەم دەهێنێت و تێرۆر خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناچار دەکات ڕوو بکەنە ئوروپا. جگە لەمە تێرۆر وابەستەیە بە دەوڵەتی شکست خواردووەوە، یان ڕاستتر بڵین دەرهاویشتەیەکی شکست خواردنی دەوڵەتە. بەو پێیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوڵەت شکستی خواردووە. لە ئەنجامدا ئەم ناوچەیە بووە بە ژینگەیەکی هەرە لەبار بۆ گەشە سەندنی تێرۆر کە ئەویش خۆی لە خۆیدا دەبێتە هۆی کۆچکردنی خەڵک. لەلایەکی دیکەوە بە ئەگەری زۆر کۆچبەریش لەناو هەناوی خۆیدا ژمارەیەک تێرۆریست دەباتە ڕۆژاوا، یان هەندێک لە کۆچبەران دوای چوونیان بۆ ڕۆژاوا لەوێ تێکەڵاوی تۆڕ و گروپە تۆندڕەوە ئیسلامیەکان دەبن و دەبن بە تێرۆریست. ئەم پێکەوە گرێدانە بەشێکی گرنگە لە بنەمای تێگەیشتنی ئوروپا لە ناوچەکە. ئارگومنتێکە لەلایەن بێرنارد لویسەوە پشتیوانی دەکرێت ئەوەیە کە لە مێژوودا دوو جار ئیسلام هەوڵی فەتحی ئوروپایان داوە، ئەم جارە سێەم جارە و دەبێت تیایدا سەر بکەون. لاوازی ئوروپیەکان تەنها لەوەدا نییە کە خاوەنی هێزی سەربازی سربەخۆیان نین، بەڵکو لاوازی ئەوان لە کۆمەڵێک ئاستی دیکەشدایە. یەکەم، لاوازبوونی یەکێتی ئوروپا وەک ناوەندێکی بڕیار لە ئەنجامی قەیرانی دارایی و سەرهەڵدانی گوتاری ناسیۆنالیستی دژە باندەوڵەتی و دژ بە ئەوی دیکە. بەڕادەی یەکەم دژ بە ئیسلام و کۆچبەرانی هەڵگری ئەم شوناسە لە هەناوی ئوروپادا. بە وردبوونەوەی ئوروپا بۆ تاک وڵات واتە هەڵوەشانەوەی یەکێتی ئوروپا، ئەوە ئوروپا لە ئاستی زلهێزەکانی دیکەی جیهان وەک ئامریکا و چین و رووسیا بەشێک لە کاریگەریان لە دەست دەدەن. دووەم، جودابوونەوەی وڵاتێکی وەک بریتانیا یەکێتی ئوروپا لاواز دەکات لە ئاستی بڕیاردان لە جیهاندا، بەوەی یەکێتی ئوروپا تەنها یەک وڵاتی دەمێنێت لە ناو ئەنجومەنی ئاسایشدا، واتە فەڕەنسا. سێەم، قەیرانی ئابووری لە وڵاتانی وەک یونان، ئیتالیا، ئیسپانیا، فەڕەنسا بەتایبەت بەشە کاتۆلیکەکەی ئوروپا جگە لە نەمسا وهای کردووە کە ئوروپا زیاتر سەرقاڵی خۆی بێت و ئەوەندە نەپەرژێتە سەر دەرەوەی خۆی. چوارەم، هەڵسانەوەی ورچە سپیەکە واتە رووسیا بە کۆمەڵێک توانا و هێز و تەماحی جێوپۆلیتیکی ترسناکەوە ئوروپای تووشی پەشۆکان کردووە. لەم ڕوانگەیەوە دۆخی ئوروپا دۆخێکی ئاڵۆزە. لە کاتێکدا ڕاستەوخۆ دەکەوێتە ژێر کاریگەری قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە، بەڵام لە هەمان کاتدا بە پێچەوانەوە هێندە توانا و هێزی نییە کە بتوانێت کاریگەری ڕاستەوخۆی هەبێت لەسەر دۆخی ناوچەکە. ئەم دەستپاچەیە دەکرێت لە دوو ڕوانگەوە ببینرێت. یەکەم، ئوروپیەکان چاوەڕوانی ئەوەیان لێ ناکرێت کە هەڵوێستیان بگۆڕن پێش گۆڕانی واقع خۆی. دووەم، بەڵام کاتێک کە واقعەکە دەگۆڕێت ئوروپیەکان هێندە ڕێگر نابن لەو گۆڕانکاریە، بەڵکو هەوڵ دەدەن خۆیان لەگەڵ واقعەکە بگونجێنن. دیوێکی دیکەی ئەم قسەیە ئەوەیە کە ئوروپیەکان لەبەر پشتبەستن بە هێز و بازووی ئامریکا هەمیشە چاوەڕوانی ئامریکان بۆ ئەوەی بە سڵامەتی و کەمترین زیان و تێچوو هەڵوێستیان بگۆڕن.
ئوروپا گەر لە ڕابردوودا کاریگەری ڕاستەوخۆی هەبوو بێت لەسەر باکووری کوردستان، ئەوە ئەمڕۆ کاریگەری لەسەر باشووری کوردستانیش هەیە، بەڵام ئوروپا لەبەر ئەوەی دانی نییە بازووی نییە، هێزی سەربازی سربەخۆی نییە، ناتوانێت هێندە بوێرانە ڕای خۆی دەربڕێت. پەراوێز، ئەمە قسەی دیپلۆماتێکی بەریتانیە بۆ سەردار عەزیز لە دیدارێکی تایبەتیدا. کۆتایی پەراوێز. بە هەرحاڵ هەڵوێستی یەکێتی ئوروپا گرنگە بۆ مەسەلەی سربەخۆیی کوردستان، بەڵام لە هەمان کاتدا کەم بایەخیشە بۆ ئەم مەسەلەیە. گرنگە چونکە هاوکارێکی باش دەبێت بۆ بنیادنانی ئەو دەستگایانەی کە دەوڵەت پێویستیەتی ئەگەر سیاسی باش و بە سەلێقە لە کوردستان بوونی هەبێت. لە هەمان کاتدا کەم بایەخە چونکە ئوروپا هێزگەلێکی زۆر محافزەکارن لە مەسەلەی هەڵوەشانەوەی وڵاتان، بە تایبەتی دامەزرانی دەوڵەتان لەسەر بنەمای ئێتنی. پەراوێز، هەڵبەتە هەڵوێستی ئوروپا لە دامەزرانی دەوڵەتی فەلەستین شتێکی جیایە. کۆتایی پەراوێز. لەگەڵ ئەوەشدا ئەگەر ئەم گۆڕانکاریە لەسەر ئەرزی واقع ڕوویدا، ئەوە بە ئەگەری زۆر هەرزوو ئوروپا خۆی لەگەڵدا دەگونجێنێت و دان بۆ واقعەدا دەنێت. ئیسرائیل بۆ پرۆسەی سربەخۆیی کوردستان لە یەک کاتدا وڵاتێکی کاریگەرە، بەڵام زیان بەخشیشە بە سربەخۆیی. ئیسرائیل وەک بوونێکی جیۆسیاسی لە دۆخێکی تایبەتدایە. بەشی زۆری ئەم دۆخە تایبەتە بریتیە لە گۆشەگیری و دوژمنایەتی لەگەڵ زۆربەی دراوسێکان، بەگشتی لەگەڵ جیهانی ئیسلامدا. بە نەبوونی دۆست، دەیڤید بن گۆریۆن کە بە باوکی ڕۆحی ئیسرائیل ناسراوە، سیاسەتی ڕۆخی استراتێژی واتە ستراتێجیک پرێفەری لە 1950کاندا هێنایە ئاراوە. ئەم دیدەی بن گۆریۆن پێی دەگوترێت دۆکترین یان پرینسیپی پەراوێزی استراتێژی. پەراوێز، بۆ زانیاری زیاتر بڕوانە ئالفر یوسی 2015 پریفری ئیسرائیلز سێرچ فۆر میدل ئیست ئالایز، ڕۆمن ئەن لیتلفیلد. شایانی باسە کە پشتگیری ئیسرائیل لە بزافی چەکداری لە باشووری کوردستان لە 1960 و لە 1970کان تا هەرسی 1975 یەکانگیر بوو لەگەڵ ئەم ئاراستەیە، واتە ئاراستەی پەراوێزی استراتێژی. کۆتایی پەراوێز. ئەم مەبدەئە بریتی بوو لەوەی کە گرنگە ئەو هێزانەی کە لە ڕۆخ واتە پەراوێزی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدان و دەوڵەتی نائەرەبین و بە زەرورەت دۆستی عەرەب نین، وەک تورکیا، ئێران و ئێتیۆپیا، دۆست و پشتگیری ئیسرائیل بن. کوردستان و کورد وەک بوونێکی ناودەوڵەتی بەشێکی زۆری، ڕاستتر بڵین بەشی ڕۆژهەڵات و باکووری کوردستان، دەکەوێتە ئەو ڕوخە ئستراتێژیەی ئیسرائیلەوە. گەڕانی ئیسرائیل بە دوای دۆستدا بەردەوام تەبا بووە لەگەڵ ململانێ لەگەڵ نەگارەکانیدا. بەم پێیە ئیسرائیل دەخوازێت ئەو ئابلۆقەیە کە لە سەریەتی لە کۆمەڵێک ڕێگاوە تێبپەڕێنێت، لاوازی بکات، دەرزی تێبخات و لە دەرەوەڕا فشار بخاتە سەری لە ڕێگای ئاشتی یان شەڕ یان پەیوەندی ئابووری و هەروەها لە ڕێگای دروستکردنی لایەنگر لە ناو وڵاتانی دراوسێ واتە وڵاتانی عەرەبی، وەک ئەوەی لە لوبنان لە هەشتاکانە ڕوویدا و ئەمڕۆ لە سووریا ڕوودەدات. پەراوێز، بۆ زانیاری زیاتر بڕوانە سەماها نور 2016
Will Israel create safe zone in southern Syria? All Monitor July 25 مانگی 6 کۆتایی پەراوێز بەم پێیە کروکی ژێوپۆلیتیکی ئیسرائیلی بریتیە لە لاوازکردنی نەیارەکان بەوەی نەتوانن لە هەموو سنوورەکانیەوە بەرەیەک دژی ئەو پێک بهێنن. بوونی دەوڵەتی کوردی لە قازانجی ئەم دیدەیە نەک تەنها لە عێراق بەڵکو لە سووریاش. ئەوەی ڕێگرە لەم هەنگاوە تورکیایە کە هەرزوو لە ساڵی 1949دا دوای ڕاگەیاندنی دەوڵەتی ئیسرائیل دانی بەو دەوڵەتەدانا و دواتریش بەردەوام دۆستی ئەو وڵاتە بووە. شەڕکردنی کورد لە ڕابردوودا دژ بە ئیسرائیل مەبەست شەڕی پەکەکەیە لە لوبنان بەتایبەتی لە 1982 هێندەی دیکە پەیوەندی نێوان ئەو دوو وڵاتەی واتە ئیسرائیل و تورکیای تۆکمەتر کرد. ئیسرائیل دژ بە دروستبوونی وڵاتێکی خاوەن هەژمونە لە ناوچەکەدا بەتایبەت لە ڕووی تەکنۆلۆژیەوە. ئەمەش کروکی نەیارەتی ئەو دەوڵەتە بووە بۆ پرۆژەی چەکی ئەتۆمی عێراق لە ڕابردوودا و پرۆژەی چەکی ئەتۆمی ئێران لە ئێستادا. جگە لەمەش تەکنۆلۆژیا لە کروکی دەوڵەتی ئیسرائیلدایە بەتایبەتی تەکنۆلۆژیای سەربازی. مۆدێرن بوون و باڵادەستی تەکنۆلۆژی توانا و هەیبەت و دەستکراوەیی بە ئیسرائیل دەبەخشێت کە دراوسێکانی بێبەرین لێ. بۆ وڵاتێکی بچووکی وەک ئیسرائیل تەکنۆلۆژیا ئەو دەروازەیەیە کە توانای زۆر دەبەخشێت بۆ هاوتاکردن و باڵابوون بەرانبەر نەیارێکی زۆرینە. پەراوێز لە داهاتوودا کورد پێویستی بەم جۆرە استراتێژیە دەبێت. لۆجیکەکەش ئەوەیە چۆن زانست بکەیتە بەشێک لە فراهەمکردنی ئاسایشی نیشتمانیت. کۆتایی پەراوێز دەتوانین بڵێین کە ئیسرائیل هەڵگری سیاسەتی نەهێشتنی هەژمۆنیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەم پێیە ئەگەر وڵاتانی وەک ئێران و تورکیا و سعودیە لە هەوڵی ئەوەدان کە چۆن پانتاییەکان یەک بخەن لەژێر ڕکیفیاندا لە پێناو دروستکردنی هەژمۆندا، ئەوە ئیسرائیل دژی ئەم جۆرە هەژمۆنیەتە تەقلیدیە دەوەستێتەوە. بۆ ئەم مەبەستەش یەکێک لە ئامرازەکان بچووکردنەوەی قەبارەی زلهێزە ئیقلیمیەکانە، چونکە لە ڕێگای بچووکردنەوەی ئەم هێزە ئیقلیمیانە ئیسرائیل دوو ئامانج دەپێکێ، هەم لە ڕووی دیمۆگرافیەوە واتە ژمارەی دانیشتوان، هەم لە ڕووی جوگرافیاشەوە واتە لە ڕووی پانتایی جوگرافیەوە. کاتێک لەم دووڕووەوە ئیسرائیل بێتوانایە لە ڕکابەری لەگەڵ وڵاتانی دەوروبەریدا، چونکە دوجار ئیسرائیل خۆی خاوەن جوگرافیایەکی بەرتەسکە، ئەوە لەلایەکی دیکەوە وڵاتانی دەوروبەر لە ڕووی چەک و تەقەمەنی و تەکنۆلۆژیا و ئابووریەوە ناتوانن ڕکابەریەتی ئەو وڵاتە بکەن. ئەمە بە تایبەتی بۆ بواری سەربازی پێش هەموو بوارێکی دیکە ڕاستە. بەڵام ڕەهەندێکی دیکەی گرنگی بەهێزی ئیسرائیل بەر لە هەموو شتێکی دیکە بریتیە لەو پێکەوە بوون و شناس و کەلتور و یەکگرتوویەی ئەو وڵاتە هەیەتی. ئەم دیدە جێوپۆلیتیکیەی ئیسرائیل واتە خواستی بچووکردنەوەی زلهێزە ئیقلیمیەکان بە سوودی کوردە. ئەم دیدە تەنها دیدی وڵاتی ئیسرائیل نییە، بەڵکو دیدی زۆرێکە لە جوولەکە چالاکەکانی دنیاش. کەسانێ بۆ نمونە وەک بێرنارد هێنری لێڤی یان بێرنارد کۆشنەر هەمان ڕوانگەیان هەیە. ئێمە ئەمە بە کردار دەبینین کاتێک کە وڵاتی ئیسرائیل پشتیوانی فرۆشی نەوتی قاچاقی هەرێمە، هەروەها جووە تۆندڕەوەکان ڕاشکاوانە پشتیوانی دەوڵەتی سربەخۆی کوردین. پشتیوانی ئیسرائیل بۆ دەوڵەتی سربەخۆی کوردستان دەکرێت بە سوود بێت، بەڵام دەوڵەتی جوولەکە دەوڵەتێکی ئەقلانیە. بە واتای ئەوەی ئەم کارە هەروە بە ئاسانی ناکات، چونکە ئەقلانی بە مانای ئەوەی بەرژەوەندی خۆی ڕێبەریەتی، نەک باوەڕ یان سۆز یان ئایدیۆلۆژیا. کێشەیەک بۆ کورد کە لە دانپیانان و پشتگیری ئیسرائیل لە دەوڵەتی سربەخۆی کوردستان دروست دەبێت ئەوەیە کە ئەمە مۆری ئیسرائیل دەخاتە سەر ئەم دەوڵەتە سربەخۆیە،
ئەگەرچی لەلایەکی دیکەوە ئەمڕۆ زۆربەی وڵاتانی ناوچەکە پەیوەندی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان لەگەڵ ئیسرائیلدا هەیە، بەڵام عەرەب و موسڵمانێکی زۆر ئەم پەیوەندیە بە کورد ڕەوا نابینن. بگرە کورد هەمیشە بەوە تاوانبارە کە پەیوەندی بە ئیسرائیلەوە هەیە، بەبێ ئەوەی ئەم پەیوەندیە سوودێکی ئەو تۆی هەبوو بێت. لە ئێستادا ئەوەندەی ئیسرائیل وەک ئەزمون بە سوودە بۆ کورد بۆ وانە لێوەرگرتن ئەوەندە وەک دۆست بە سوود نییە. بەڵام دەبێت ئاماژەش بەوە بکەین کە ئێمە لە ڕۆژگاری وەرچەرخانێکی چاوەڕوان کراوداین، ئەویش ئەگەر ئێران یان شیعە بتوانن زاڵ ببن بەسەر ناوچەکەدا، ئەوە ئیسرائیل ڕەنگە ببێتە دۆستی هەندێک وڵاتی سوننە بە ئاشکرا یان بە نهێنی، بە پشت بەستن بە هەردوو لۆجیکی هاوسەنگی هێز و نەبوونی تابوو واتە مەمنوع لە سیاسەتدا. رووسیا ماندوویەتی ئامریکا و لاوازی ئوروپا زەمینەی ئەوەیان سازاندووە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببێتە پانتاییەکی کراوە بۆ یاری جیۆپۆلیتیکی ڕووسی. رووسیا هەتا بێت کاریگەرتر دەبێت لە ڕۆڵگەڕان لە ناوچەکەدا. ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دراوسێ ئاسیای ناوەند و قەفقازە. رووسیا چ لە سەردەمی قەیسەر، چ لە سەردەمی یەکێتی سۆڤیەت، چ لە سەردەمی پوتیندا هەموو ئەو پانتاییەی بە قوڵایی جیئۆپۆلیتیکی خۆی زانیوە و دەزانێت. بەم پێیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرنگیەکی جیئۆپۆلیتیکی زۆری بۆ رووسیا هەیە. ئەوەی ئەم گرنگیەی زیاتر کردووە ئەو هێڵە کەلتوری و ئاینی و مێژوویانن کە ئاسیای ناوەند و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و رووسیا پێکەوە دەبەستنەوە کە یەکێک لە گرنگترینیان بریتیە لە هێڵی ئاین. ئاینی سونی وەک شۆناسێک ئاینێکی هاوبەشە لە نێوان پێکهاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیای ناوەند و هەندێک لە کۆمارەکانی رووسیا وەک چێچان و داغستان و چەند جێگایەکی دیکە. سەرباری ئەمە رووسیا هاوبەشیەکی دیکەی هەیە لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە بریتیە لە بوونی سامانێکی سروشتی زۆری نەوت و گاز. ئەم هاوبەشیە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر سیاسەتی رووسیا بەرامبەر ئەم ناوچەیە. لە هەمان کاتدا رووسیا کە ئەمڕۆ خۆی وەک هێزێکی بریندار دەبینێت، پەراوێز لە یەکچوونێکی بەهێز هەیە لە نێوان ئەم خۆ برینداربینینەی رووسیا دوای هەرسهێنانی یەکێتی سۆڤیەت و خۆ برینداربینینی ئەڵمانەکان دوای دۆڕاندن و چۆکپێدادانی ئەڵمانیا لە کۆتایی جەنگی یەکەمی جیهانیدا. هیتلەر و نازیەکان لەسەر ئەم حاڵەتی خۆ برینداربینینە کاریان کرد و توانیان بەم شێوەیە نەتەوەی ئاڵمان بەرەو جەنگی دووهەمی جیهانی جۆش و خڕۆش بدەن. ئەمڕۆ پوتین کار لەسەر حاڵەتێکی هاوتەریب دەکات. هەر ئەمەشە سەرچاوەی مەترسی لە داهاتووی ئەو جۆرە یاریانەی کە رووسیا دەیانکات لە مەیدانی سیاسەتی نێونەتەوەییدا و لە ناویشیاندا هەڵبەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کۆتایی پەراوێز لە هەمان کاتدا رووسیا کە ئەمڕۆ خۆی وەک هێزێکی بریندار دەبینێت بە دوای ئەوەدا دەگەڕێت کە چۆن بتوانێت داکۆکی لە پانتاییەکانی خۆی بکات.
یەکێک لەو ئامرازانەی کە ئەم ئامانجە بۆ رووسیا فراهەم دەکات تەکنۆلۆژیای چەکە. تەکنۆلۆژیای چەکداری هەمیشە بەوە دەتوانێت کاریگەری بێت کاتێک کۆمپانیاکانی چەک بتوانن هێندە چەک بفرۆشن کە بتوانن تێچووی خۆیانی پێدەر بکەن لەگەڵ دابینکردنی چەکی نوێ بۆ وڵاتی خۆیان. ئەمە لە کاتێکدایە کە زۆرێک لە کۆمپانیاکانی چەک لە رووسیا کۆمپانیای کەرتی حکومین. هەندێک جار کۆمپانیای چەک ناچار دەبێت کاڵای دیکە بەرهەم بهێنێت بۆ دابینکردنی تێچووی چەک بۆ وڵات. پەراوێز هەر بۆ نمونە ئەمڕۆ کۆمپانیای کەلاشینکۆف جلوبەرگی سەربازیش بەرهەم دەهێنێت بۆ بەرزکردنەوەی داهاتی. کۆتایی پەراوێز دەکرێت ئێمە لێرەدا سیاسەتی رووسیا بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کۆی ئەم ڕەگەزانەدا وێنا بکەین. یەکەم، کێشە نییە ئەگەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا قەیران هەبێت، ئەگەر بێت و ئەم قەیرانە ببێتە هۆی بەرزبوونەوەی نرخی نەوت و گاز، چونکە ئەمە بە سوود بۆ رووسیا دەشکێتەوە. دووەم، لە بەرژەوەندی رووسیادا نییە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێبڕکێ ئەم وڵاتە بکات لە بوونی بە سەرچاوەی گاز بۆ تورکیا و ئوروپا. سێەم، نابێت وڵاتێکی دینی سونی تۆندڕە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست بێت، چونکە دەبێتە هۆکاری پەلهاوێشتن بۆ ناو قوڵایی استراتێجی رووسیا یان بەهێزکردنی هێزە جودایی خوازە موسڵمانەکانی ناو رووسیا. چوارەم، سوودبینین لە ناسەقامگیری ئەگەر پێویستیشی کرد دروستکردنی ناسەقامگیری لە پێناو ڕاکێشانی هێزی دۆست. پێنجەم، دروستکردنی بەرەیەک لە موسڵمانانی دۆست کە ئێستا خۆی لە بەرەی شیعەدا دەبینێتەوە. بەم مانایەش دەکرێت بڵێین رووسیا چەند ئامانجێکی لە کوردستاندا هەیە. یەکەم، دەیەوێت کوردستان تێکەڵکێش بێت لەگەڵ بەرەی دۆستانیدا بۆ فراوانکردنی پانتایی دۆستایەتی، بە تایبەت پاش گەڕانەوە بۆ جێوپۆلیتیکی چالاکانە لە سیاسەتی ناوچەکەدا. دووەم، ئەگەر سربەخۆیی کوردستان نەبێتە هۆکاری لاوازکردن و بێزارکردنی بەرەی دۆست یا دۆستانی رووسیا کە زیاتر لە شیعەکاندا خۆی دەبینێتەوە، ئەوە پشتیوانی دەکات. هەرچەندە ئەوەش دەبێت بگوترێت کە وڵاتی ئیمپراتوریەت کە لێرەدا مەبەست رووسیایە بە ئەستەم پشتیوانی هێزی جودایی خواز دەکات، مەگەر تەواو پشتڕاست بێت لە وەلایی ئەو جیاواز خوازە بۆ رووسیە، وەک لە حاڵەتی ئاسیای ناوەندا ئۆسیتیا و ئەبغازیا. سێەم، رووسیا دەیەوێت لە کەرتی سامانی سروشتی هەرێمدا پشکی هەبێت بە ئامانجی ئەوەی بەشێک لە داڕێژەری سیاسەتی وزەی ئێرە بێت. هەروەها ئامادەیی هەبێت لە جێگایەکدا کە ئەگەری هەیە ببێتە ناوەندێک بۆ فرەسەرچاوەکردنی بازاڕی کڕیارانی. چوارەم، پوتین وەک کەسێکی پێشتر KGB دوودڵی ناکات لە بەکاربردنی هێزی سوپا بۆ پیشاندانی هێزی رووسیا، بەڵام زۆریش جەخت لەسەر چالاکی هەواڵگری دەکاتەوە. رووسیا گەرچی بە وێنە مێژوویەکەیدا وەها دیارە کە نەیاری ڕۆژاوایە، بەڵام ئەمڕۆ زیاتر ئامانجی ئەوەیە کە بەشێک بێت لە یانەی ڕۆژاوا، بە تایبەتی ئامریکا. خەونی ئەوەیە کە چۆن ئامریکا وەک هاوتایەکی خۆی تەماشا بکات و هەوڵی ئەوە نەدات کە فشاری بخاتە سەر، بە تایبەت لە ڕێگای ئابڵۆقەدانی، چ لە ڕووی دانانی هێز و بنکە نزیک بە سنوورەکەی یان لە ڕێگای بێبەریکردنی لە بازاڕی جیهانی. رووسیا بەرەو ئەوە ناچێت کە وەک وڵاتێکی بەهێز بمێنێتەوە، لە ناوەوە ئەم وڵاتە بەرەو تۆکمەیی ناچێت. سەعودیە وڵاتێکی هەم دەوڵەمەند و هەمیش پڕ لە قەیرانە لە ناوچەکەدا. لە هەمان کاتدا سەعودیە سەرچاوەی قەیرانە بۆ دەرەوەی خۆی. کەم نین ئەو چاودێرانەی کە سەعودیە بە ناوەندی تۆندڕەوی ئیسلامی دادەنێن، چ لە ڕووی سەرچاوەی فکر و
سەرچاوەی دارایی و بەکاربردنی سیاسی بە شێوەی پڕۆکسی واتە بە وەکالەت. لە ڕاستیدا ئەمڕۆ بەشێک لە دەسەڵاتدارانی ئەمریکاش بەم گومانەوە سەیری سەعودیە دەکەن. سەعودیە خۆی وەک ناوەندی ئیسلامی دەبینێت، بەڵام ئیسلامی سونی و لە ئیسلامی سونیش سەعودیە ناوەندی هەرە بەهێز و بڵاوکردنەوەی مەزهەبی وەهابیشە لەگەڵ سەلەفیدا. بۆیە سەعودیە بنکە و ناوەندێکی سەرەکی جەنگی تایفیە لە ناوچەکەدا. عێراقیش یەکێکە لە گۆڕەپانەکانی ئەم جەنگە تایفیە. لەم دیدەوە ئەوەی بەلای سەعودیەوە زۆر گرنگە ئەوەیە کە عێراق بەشێک نەبێت لە قەڵەمڕەوی ئێران. لەلایەکی دیکەوە لەوە دەچێت کە ئیتر درەنگ بێت بۆ ڕێگری لەم قەڵەمڕەوەی ئێران، چونکە تواناکانی سەعودیە بۆ ڕێگری لەم هەنگاوە زۆر سنووردارن. لە کاتێکدا کە ڕێگری لە پرۆسەی بەهێزکردنی قەڵەمڕەوی ئێران لاوازە، بە پێچەوانەوە ئەم ڕێگریە لاوازە جارێکی دیکە دەبێتەوە یارمەتیدەر بۆ پرۆسەی قەڵەمڕەوی ئێران نەک دژەکەی. بینیمان چۆن شەڕی سوننە کە داعش لە ساڵانی دواییدا بەهێزترین دەرکەوتەی بووە، دوجار بە قازانجی باڵادەستی شیعە لە عێراقدا شکایەوە و بەرەی شیعەی زیاتر سوور کرد لەسەر کۆنتڕۆڵکردنی حکوومەت و خاک و هەوڵدان بۆ دوورخستنەوەی سوننە بە یەکجارەکی لە جوغرافیا و ناوەندەکانی دەسەڵات. ئەم شەڕە بە مانایەکی دیکە دەرفەتێکی زێڕین بووە بۆ شیعە و ئێران بۆ ئەوەی لە سێبەری شەڕی دژ بە داعش بەگشتی لە پێگەی سوننە بدەن و زیاتر لاوازی بکەن. ئەگەر سەعودیە سەرکەوتوو نەبێت لە بەرگرتن بە ئێران و بە شیعەبوونی عێراق، ئەوە وەک هەوڵێک بۆ لاوازکردنی عێراق دژ بە سەربەخۆیی کوردستان نابێت، بە ئاستێک دوور نییە پشتگیریشی بکات. بەڵام پشتگیریەکەی ئەوەها بە ئەگەری زۆر تەبا نابێت لەگەڵ دیدی سوننەی عێراقدا. لەلایەکی دیکەوە پرسیارێکی گرنگ ئەوەیە: ئایا سوننەی عەرەب لە عێراق تا چەند و هەتا کەی دەتوانن لە دژایەتیکردنی سربەخۆیی کورد بەردەوام بن؟ هەروەها تاکەی بە کردەوە کاریگەریان لەم ئاراستەیەدا بەردەوامی دەبێت، کاتێک دەبینین بوونی خودی خۆیان هەڕەشەی لە ناوچوونی لەسرە. بە کورتی و بە چڕی نێزیک بوونەوە لە سەعودیە، بە تایبەتی ئەگەر لایەنێکی کوردی بە ئاشکراتر بڵین پارتی دموکراتی کوردستان و مەسعود بارزانی لە تاریکیدا تاکلایەنە ئەو نێزیک بوونەوەیە بکات، لە هەموو ڕووێکەوە بە زیانی کوردە. سەعودیە لە شێوازی جیاوازی وەک سەلەفی یان ئیسلامی ناسیاسی دژە دیموکراسی، وەهابی، داعش، ئوروبە، تایفیدا دەردەکەوێت کە هەموو ئەمانە دژ بە بەرژەوەندی کوردن. دوجار گریمان ئەگەر مەرجێکی سەعودیە لە پشتگیری لە سەربەخۆیی باشووری کوردستان لە عێراق ئەوە بێت کە کورد ببێتە بەشێک لە جەمسەری سوننە دژ بە ئێران و شیعە، ئەوە ئەم مەرجە ئەوەندە قورسە کە دەکرێت لە یەکێک لە ئیسکەکانیدا بە کارەساتێکی نەتەوەیی بۆ کورد تەواو ببێت لە بری ئەوەی کە ببێتە یاریدەر بۆ سەربەخۆیی. دوای لاوازبوونی تورکیا هێندەی دیکە ڕۆڵی سەعودیە لە ناوچەکەدا لاواز دەبێت. پچڕانی ئەو پشتێنە تۆ بڵێ هاوپەیمانیە سوننیەی نێوان سەعودیە و تورکیا بە ئەگەری زۆر لە خزمەتی کورددا دەبێت، چونکە ئەو پێشوەچوونە دەکرێت کورد بپارێزێت لە لایەنگیری یان بوون بە بەشێک لە جەمسەری سوننە دژ بە ئێران. ئێران وەک لە لێدوانی بەرپرسانیدا دەبینین دژ بە بوونی ئامادەیی سەعودیەیە لە هەرێمی کوردستان. پەراوێز تەنانەت لە ماوەی دواییدا ئێران نیگەرانی خۆی بە بوونی کۆنسوڵخانەی سەعودی لە هەولێر ڕاگەیاند و لەسەر زاری هەندێک لە بەرپرسانیەوە داوای کۆتایی هێنانی بە بوونی کۆنسوڵخانە لە هەولێر کرد. کۆتایی پەراوێز ئێران وەک لە لێدوانی بەرپرسانیدا دەبینین دژ بە بوونی ئامادەیی سەعودیەیە لە هەرێمی کوردستان، چونکە یەکێک لە بنەماکانی سیاسەتی ئێرانی بەرانبەر هەرێم بریتیە لە نەبوونی هەرێم بە بنکەی مەترسی ئاسایشی بۆ سەر ئێران. ئێران بوونی سەعودیە وەها دەبینێت کە هاندەری ئۆپۆزیسیۆنی ئێرانیە،
بۆیە ئێران بە توندی دژ بە بوونی سەعودیەیە لە هەرێم. سەعودیە نەیتوانی هیچ بۆ عەرەبی سوننە بکات، بەڵکو زیاتر ناوچەکەیانی کردە کێڵگەی خۆتەقاننەوە. ئەوە ناتوانێت بە هیچ شێوەیەک بە قازانجی کورد بێت. بە تایبەتی وەک دەبینین سیاسەتی ئاسایشی و ناوچەی ئەو وڵاتە زۆر بەرتەسکانە بنیاد نراوە و نەوت کۆمەلگایەکی دروست کردووە لە وڵاتەدا کە خەڵکەکەی ناتوانن بەرگری لە خۆیان بکەن. دەستێوەردانی سەعودیە لە یەمەن باشترین گەواهیە. ئەمڕۆ یەمەن وەک ڤیەتنامی سەعودیە دەبینرێت.